سلااوڕێیان بەخێر بێن لەم کۆرسەدا باسی لینکس دەکەین لەم کراش کۆرسەدا باسی لە بیسیک کماندەکانی لینکس دەکەین و دواتر هەندێک باسی شێل سکریپتینگ دەکەین لینکسدا واتە چۆنەتی نووسینەوەی پرۆگرام هەروەکو پرۆگرامی لەنگویجێک وایە توانین بەکاری بینین وەرە لە تەرمینەڵ باسی زۆربەی ئەو کۆماندانە دەکەین کەوا باون لە لینکسدا گەر تۆ سەرەتای وەروها سەرەتاتە بۆ لینکس وارگیز لینکس بەکار نەهێناوە لێرەدا هەموو کۆماندانە بە شێوازێکی زۆر سادا ئەو کۆماندانێکەوە زۆر بەم باسییان دەکەین و وەروها زایدن شێل سکریپتینگ باس دەکەین پاشەوەی هەندێک لە کۆماندەکانمان باس کرد وەروها سەرەتا بۆی بتوانانی لینکس سیستەم بەکاربێنی چەندین ڕێگەت هەیە لە ڕێگەکانەوەیە دەتوانانی هە لەسەر هۆست مەشینەکەت ئێستا سیستەمەکەی من با بڵێن ویندۆسە ئۆسەکەی من ئۆپەرەتینگ سیستەمەکەی من سیستەمەکەی من بریتە لە ویندۆس دەتوانم هە لەسەر ئەو ویندۆسە ئێستا هۆستە مادەم لەسەر ئۆسە بەڵێن سیستەمەکەمە لەسەر هۆستەکەی خۆمە ویندۆسەکەی لەسرە کەواتە هۆستەکەم ویندۆسی لەسرە دەتوانانی هە لەسەر ئەو هۆستە لە جاتی ویندۆس لینکسدا بنی لینکس ئینستاڵکەی و دایبنی و هەر ئەو بەکار بهێنی بەڵام گەر ناتەوێ وەکو من بۆ نمونە ئەو دەتەوێت ویندۆست هەبێت و لینکسش بتوانێت بەکار بێنی یەکێک لە ڕێگەکان کەوا زۆر باوە و هەروەها چەندین سوودیشی هەیە بریتێ لە ڤرچوەلیزیشن بەمانایشی واتە بە شێوازێکی خەیاڵی بتوانی سیستەمەکەت لەسەر سیستەمەکەی خۆت سیستەمە ئەسڵەکەی سیستەمە ئەسڵەکەی ویندۆسە دەچی سیستەمی تر لەسەری بەکاربێنی بە شێوازێکی وەهمی بە شێوازێکی خەیاڵی ئەویش لە ڕێگەی چەندین ئاپلیکیشن دەکرێتن کەەوە ڕێگەمان پێدەدەن ئەو ئینڤارمنتەمان لە بۆ دابین دەکەنەوە ژینگەیە یەک لەوانەی یەک لەو دوو بە بڵێن ئاپلیکیشنانەی کەوا زۆر بەناوبانگن بدیتین لە یەکێکیان VMware VMware دوو جۆرمان هەیە VMware Player وەروها VMware Workstation وەروها یەکێکی تریش بریتێ لە VirtualBox بەجددی زۆر شتێکی چاکە لەبەرەوەی تاوی شتەکانی فریە و هیچ کێشی نییە و وەروها ڕووکارێکی سادە هەیە زۆر ئاسانی توانی ئۆسیتری لەسەر ئینستۆڵکەی و دیاری بکەیت تەبان با بڵێن بەخەیاڵی کردن کاتێک کە بەخەیاڵی دەکەی سیستەمێشتر بە شێوازێکی خەیاڵی دادنی لە ناو سیستەمە ئەسڵەکەمان ڕێگەون ئەو ئاپلیکیشنی VMware کەم بەکاردێنم یاخەوە توانی VirtualBox هەر شتێکتر بەکاربێنی تەبان دیاری دەکەی لە کاتی ئینستۆڵکردندا کە ئایا دەتەوێت با بڵێن میمۆریەکەت هاردەکەت ئەو هاردوێرەکەت بەشەکانی هاردوێرەکەت چەندیان بدێت چەند بەشیان بدەیە واتە سایزەکەی دیاری دەکەی بدەیە بە ئەو سیستەمەی خەیاڵی کەوا دادێنی لە سیستەمە ئەسڵەکەت ئەو شێوازە هەموو دیاری دەکەی باشە وەروها ئەگەر تا ئێستا ئینستۆڵ نەکردووە وەروها بە بڵێن لینکست نییە ئەوە دەتوانی لە دیسکریپشنی ڤیدیۆکەدا لینکی ڤیدیۆکان دادنێم کە چۆن بتوانی چەند سەرچاوێک دادن کە چۆن بتوانی بەڵێن ئینستۆڵ بکەی و ستێپ بای ستێپ و چ VirtualBox وەروەها VMwareەکەش هەردووچیان دادنێم ئۆکەی بەبێ زیاتر کات بە فڕۆ بدەین با بین دەست پێ بکەین وەکوتم من ئۆڵڕێدی هەیتم بۆیە لە VMwareەکەم دەکەمەوە ئەوها دێم سیستەمەکەم بەکاردێنم ئینستۆڵێشنی و هەموو پرۆسەکانم کردووە باشە کۆرسە با بڵێن کۆرسێکی تاوا سەرەتایی نییە وەڕەدی هەتبی یاخود شتێکی لێ بزانی بەڵام کۆماندەکان و هەندێکی تر باز دەکەین گوتم ئەمە کۆرسێکنی هەموو شتێکی دەباس کرد تەنها کراش کۆرسێکە ئۆکەی ببین ئێستا سیستەمەکەمان ڕۆم بکەین کەمێک چاوەڕێ دەکەین تاوە سیستەمەکەمان دەبێتەوە سێریکەین ئەوبنتووە ئێستا بێن بچین ناو سیستەمەکەمان پاسوەرد دەکەی دەنووسی پاسوەردێکەوە دادنەوە لە سەرەتای ئینستۆڵیشنی سیستەمەکەت بزانە ئەمە سیستەمەکەمان بەوە بەبێن بیکەین بە فول سکرین تاوا شتەکان بە جوانتر لە دیار بێت ئەمەش با بڵێن ڕووکاری سیستەمەکەمانەوە باڵین GUIەکەیتی دەتوانین هەوەکو باڵین ویندۆس
شتانی کەواتێ بیکەی بچی ئەپلیکیشن ئینستاڵ بکەی بچینە فۆلدە سێری بکەی ئێستا لێرە ئەگەر هەم بکەینەوە بڵێن ڕوت دایرکتەری پێدەگەوترێ با بڵێن بریتە ڕوت بەڵێن دایرکتەری بریتە لە ئۆتە فۆلدەری سەرچیە فۆلدەری بە بڵێن ڕەگە بنەچەیە گەسێری بکەین لە هۆمدا چی تێدا ئەی تێدا دسکتاپ داکیمنت بە بڵێن فایلی سیستەمی تێدایە فایلی پرۆگرامینگەکانی تێدایە هەرچیش هەبێت لە هۆمە داکیمنت داونلۆش داونلۆدکەیت وێرە میوزیک هەرێک لەم بەشانەی تر تراش لە ڕێگەی شتانی کەەوە ڕەشی دەکەیەوە دەتە بۆ ناو تەنێکی خۆڵ وەکو لە ویندۆزدا هەبوو ئەمان ئەو بنتووە بچ گوتمان ئەمە تەنهایەکە لە دیستریبیوشنەکان وەروها تەرمینەڵمان هەیە و هەرێک لەم شتانەی تر بە شێوازە گەر بتوێ ئەپلیکیشن ناوەکەی ئەوە دەتوانانی بچی بۆ ئۆبنتو سافتوێر و لەوێندەر چەندین بەشی هەیە کەواتوانین ساڵکی هەرگانە گوتمان کۆرسێکمە ئامانجیمە لەسەوە نیە ئەو لەسەر کۆماند و شەلسکرپتە بۆیە بە دەست پێ بکەین بە باسکردنی کۆماند و وەروها شەلسکرپت باشە بۆی بتوانێت شتە بکەین ئەوە لە تەرمینەڵ ئەمە دەکەین باشە تەرمینەڵ دەتوانانی بە چەندی شواز بکەینەوە یان دەین لێرە تەرمینەڵ دەکەینەوە باشە یاخۆ دەتوانین بچین سرچ بکەین واتە ئەگەر دگمەی بڵین کەمان دگمەی سکیبۆرد ویندۆزدا بگری لێتوانین سرچ بکەی وەرە بنووسی تەرمینەڵ بە شێوازە و تەرمینەڵت بۆ تەرمینەڵ بۆ دەهێنێ بزانە بە شێوازە طبعا ئەو بەشانەی ئەو ئەپلیکیشنانی کەوا دەرێ ئەوە فەیڤۆرت ئەپلیکیشنن باشە فەیڤۆرت ئەپلیکیشنن ئەگە بتەوێت یەکەشتری زیادکەی بۆ نمونە یەک لەوانە بهێنمە وێندەر ئەوە دەتوانم لێرە بۆن ڕایت کلیک و add to favorites ئێستا گەس ئێرگەن هات بۆ ئێرانە وەلای بدەم remove from favorites بە شێوازە دەتوانی بهێنی طبعا هەرچی ئەپلیکیشنە دێتە ئێرە گەر سەرچ لەم بەشە پیشانی دێدا باشە ئێستا دەتوانین زیاتر لە یەک ویندۆ پیشان بدەین ئەکو بینیمان زیاتر لە یەک ویندۆ ببەوە بۆی زیاتر لە یەک ویندۆ لە هەمان کاتدا توانی ئیشە سەر بکەی شتەکان بە ئەوەی تێکەڵ نەبێت ئەمەش فایلە وەکو ویندۆز ئەکسپلۆرەر وایە بزانە بای دیفۆڵت دەستەخۆ دەستە ڕوت دایرکتەری کەواتە هۆم ڕوتیە ڕۆ دایرکتەریە ئەڵێن فۆلدەری سەرچیە ئێمە لە لینکسدا زیاتی برین فۆلدەر دەڵێن دایرکتەری زین دایرکتەری دروستکەین ڕەشکەین و هەرێک لەو شتانە وطبعا یەک شتی تر بە بین دەستکاری وە بکەین پێش بچین سەر کۆماندەکان چۆن بتوانین دەستکاری وە بکەین دەتوانین ڕایت کلیک بکەین وەرها بچین بۆ بەشی بە بڵێن change background یاخود display setting بچینە background لە backgroundدا دەتوانین بە بڵێن backgroundەکەمان بگۆڕین بکە هەرێک لەمانە بەکار بهێنین کەمەوێت حەز لە بێت بۆ شێوازە نەردێکم بەوەی تازە دەزم پێ باشە وەروها لە ئەپیرنس دەتوانی دەستکاری بڵێن شێوازی دەرکەوتنی سیستەمەکەت چەندین ئۆپشنی تێدا بوتین دەستکاری بکەی بۆ نمونە ڕەنگەکان بزانامە کەسکە لێرەدا شتەکان کەسێک دەبێت ئایکۆن شتەکانە لێرە کەسکە ئەو کەسکن لەر هەڵژارتوان بیکەم بە دارک یاێک لە ڕنگانی تر وەروها لێرەندا سایزی ئایکۆنەکان کاوەپشان دەتوانم گەورەتری کەم نۆرمەل لارج تاینی زۆر بچوک بێت بەڵام بە هاسمەڵک خۆی مشکلی نییە شو پرسنل فۆلدەر وەبەستی لە هۆمەکەیە کەەوە تایبەتە بە بە ئادمینی سیستم بڵین یوزەری سەرچی سەریکردن هەمەکە دیار نامێنێت ئاتە ڕۆ دایرکتەری داک هەرێک لەوانمانەیە پانێڵ ئەگە بتەوێ بە شێوەی پانێڵ پیشان بداتن بە شێوازە دەیکات بە پانێڵ وەکو قەتعەیەک لەر ئایکۆن سایزی ئایکۆنەکان چۆن بێت تاوان هەر لە مەقسدی لێرەیە لە پانێڵەکەی تا چەند گەورە بێ سایزەکەی کەیفخۆت هەردڵژێری وەروها بای دیفۆڵت لێرە نەپشانی دەدا ئەو پانێڵە و هەروەها توانی بە شێوازە پیشانی بدەیت ئەگە بتێ شوێنەکەی بگۆڕێ بۆ نابینیە دەستە چەپ کە بای دیفۆڵتش لە پیشانی دەدا یاخود بینی بۆ دەستە ڕاست حەز دەکەی یاخ گەروەکو ویندۆسی لێ بکەی دێنیە بارم کەەوە دێتە خوارەوە بەمەش گەورەتر بکەین و ئێستا هیچ کێشەیەکمان نییە بە شێوازە نۆتیفیکیشن سرچ چەندین بەشی دیکە هێتوانی وتی هەرێک لەمانە دەستکاریان بکەیت و گەرەونە لەنگویجەکە بکەین بە بەکدار لێرە نام لەنگویجەکە توانین بڵین هەتا کیبۆردەکە زیاد بێت ئێویشیان زیاد بکەین
یاخود چارجی پیشاندانی date and time by default شوێنێکی تر توانی یاخود کاتێک کەستەمەکەی سوالەکەی داوا لێ دەکەم دەنی بەگداد هەڵبژێری یاخود بیکەی بۆ شوێنێکی تر نیویۆرک United States بەڵام بەگداد بێت باشە بەگداد عێراق وەتان فۆرماتەکە ئاات سەعاتی 24 بێت یان AM/PM شێوازە پیشاندا باش مەش با بڵین بابل سیتی بوو ئەوین سەر کۆماند کامان سەرچیمان کۆماند و شەڵ سکرپتە بابین دەست بکەین بە کۆماند بۆی کۆماند بکەینەوە تەوان لە ڕێگەی ترمینەڵ کۆماند و شتەکان دەنووسین و کارەکان دەکەین وتمان ترمینەڵ یان لێرە دەیکەوە گەر لێرە پیشاندا گەنا لە سەرچ عادی دەکەێت بۆ favorites ئەگەرنا دەتوانی ڕایت کلیک بکەی وەروە شەو دەسکتاپ ئەفۆن تەستە فایلز نها شەو opening terminal ئێستا ترمینەڵ دەبێتەوە بەڵام لە چێندر لە دسکتاپ نەنا واتە دراکتەرەکەی گۆڕێ بۆ دەسکتاپ ئێستا با بین بەڕێگەشتر توانیش شۆرکەتێک توانی Ctrl Alt T داگری Ctrl Alt T ڕاستە خۆ ترمینەڵ بۆ دەکاتەوە بزان ئێستا نەنووسرا دەسکتاپ باشە بستە با بین دەست بکەین بە ترمینەڵ و کۆماند نووسین باشە لە بەچی لەوانەیە بڵێ سەرەتا ئێمە لەبەرچی ئەو ئیشانە لێرە دەکەین لە ڕێگەی ئەو شاشە ڕەشاو تەرمینەڵە گەر بەرچاوت کت پێ زۆر بەناوبانگە و لە بەرەوەی هەرچی ئیشاتوان لێرە بکەین باشە لەبەرچی بە شێوازی دەیکەین لەو بە GUI هەروەکو ویندۆز لە لەنەکسدا ئیشەکانی تکە ناکەین لە بەرەوەی زۆر خێراترە و ئیشەکان زۆر ئاسانترە و هەر شتێکت بوێ لێرە بیکەی دەتوانی بە ئاسانی بیکەی زۆر خێراترە کاتر لە بۆ دەگەڕێتەوە لە جاتی بگەڕێ بچێت GUI-ەکە بگەڕێ فۆڵدرە لەکوێ نازانم چی لێر هەموو شتێک دەکەیت توانی فۆڵدەرەکان ڕیز بکەی پیشانی بدەی ئەو فۆڵدەرە چفای لێش تێدا یاخود چەند فۆڵدەری کەی تێدایە هەرچی شتێکت بێتانی بیکەیتانی ڕەشی بکەیەوە موڤیکەی لای دەی ینی هەر شتێتانی لە ڕێگەی ئەم شاشە ڕەشە بیکەیت تەمان پێ دەگوتر با بڵێن کۆماند لاینی لەنەکس یاخود بە بڵێن تەرمینەڵە باشە یاخود تەرمینەڵ باشە لەم ڕێگەیەوە دەتوانی تۆ تەحمل بکەی لەگەر ئۆسەکەت و وەروها چەندین ئیشی پێ بکەی کۆنتترۆلی سیستەمەکەت و بە پێی مانەجر بکەی و بەڕێ بێ باشە با بین دەست بکەین یەکەم کۆماند کەوا بەبین باسی بکەین ئەویش بدیتە لە PWD تاوان پێشەنجە لێرە سێری بکەین ئەمە چێ نووسرا Backus virtual machine من Backus ئەوە ناوی یوزەرەکەیە ناوی یوزەرەکەم خۆم کاتەکەی سیستەمەکەم نووسڵ کرد ناو لێنە Backus وەروها وتی ناوی سیستەمەکە دەتەوێت چ بێت ئۆسەکەت من ناوم لێنە Backus virtual machine لێ ئێستا پیشانم دەداتن ئایا ئێستاکە ئەم تەرمینەڵە تاوان تەرمینەڵ کاتێکە دەکرێتەوە پاثە چی هەیە لە شوێنێک دەبێتەوە ئێستا لە چۆن دەرکراوە لە ڕوو دەرەکتەری دەگرێتەوە ڕوو دەرەکتەری چێندرە واتە هۆم باشە بۆیە بە شێوازەیە دواتری شوێریش دەبین چۆمتان ئەمڕۆتە بگۆڕین و بچین فۆڵدەری دیکە تەرمینەڵ فۆڵدەریکە بەکاربێنین ئێستا کە لێرەگە سێری بکەین ئەو تیڵدا هەیە وەروها ئەم دۆلار ساین هەیە بای دیفۆڵت ئەوەش زۆری شەڵەکە بۆ شێوازە پیشان دەدا باشە ئێستا کە لێرە بنووسین کۆماندی PWD کەوا واتە print working directory ئێستاگەر ئینتەر بکەم ئەو کۆماندەکە دەنووسین زەمان PWD دواتر ئینتەر ئێستا چی پیشان دەڵێ home Backus واتە تۆ لە چەندەری لە درەکتەری هۆمی لە پاشان Backus یوزەرەکە چییە یوزەر Backusە خۆم ناوم لێ ناوە بەڵێن یوزەری ئادمینی سەرچی سیستەمەکە بۆ شێوازێکەوەتە پێی گوتین print working directory یاخود current directory ئەو شوێنەی ئەو دیرێکتەری ئەو فۆڵدەرێکەوە ئیشە سەدەکەی بەڕێگەی ئەو کۆماندەوە لە بۆ تەبع دەکاتن بە شێوازە PWD بۆ شێوازە بەکاردێکەوەتە print working directory وەروها کۆماندیشتر هەمان هەیە ئەوش بێتە لە کۆماندی man باشە man باشە نەرمەوەستی لەو پیاوانیە هاڵنێنمان وەروها ئەمە بریتە لە کۆماندیمان چۆن دەنووسێت دەنووسیمان لە پاشان ئەو کۆماندی کەوا دەتەوێت بینوسی کۆماندیشتر واتە بۆنە PWD واتە چی ئەم کۆماندیمانە لە بۆ بەکاردێ یعنی یەک لە کۆماندەرە باشەکانە بۆی هەر کۆماندێک بتوێت فێربی واتە معلوماتی تەواو دەداتێت لەسەر کۆماندێکی یاریکراوە نووسمان PWD ئێستا معلوماتی تەواوم دەداتێ لەسەر کۆماندی PWD پێم دەڵێ دیسکریپشنەکەی چیە لە بۆچ دەگەڕێتەوە چۆن بەکاردێ ئۆپشنەکانی چیە ئەو کۆماندێک بە جۆ ئۆپشنێکی هەیە واتە PWD ئێستا بە سادەیی بەکارمەهێنا چەندین ئۆپشنی دیکەی هەیە
بەڵام با بە سادەیی بێت کەواتە کۆماندی مان پێمان دەڵێ معلومات لەبارەی کۆماندی کەواتە مان سپیس پاشان کۆماندی کاتێ معلومات لێ سەبزانی بۆنە مان pwd ئێستاکە ئینتەر بکەم لێرە بۆ شێوازە بۆم دەکرێتەوە وینندۆیەک ئێستا دەڵێ pwd نامەکەی pwd print name of the current working directory نێزانە لە ڕوون دەکاتۆ لە چاتیە وارە descriptionەکەی دەڵێ print the full file name of the current working directory بە شێوازە هەموو شتێکمان پێ دەڵێ هەر تەواوی معلومات لەسەر ئەو کۆماندەی وەروەها دەڵێ -l logical use pwd for environment بەجددی بەڵام یەک مشکلێ هەیە معلوماتێکی زۆر دەداتێ ینی جارویە بێزار دەبی تااقەتت نامێنێ ئەگە بتێ بە تاواتی بچێ خوارێت کەشتی زیاترە ئینتەر بکە تاوابوونی بزەبت ئەگە بتێ بێ دەرێ لێرەنا بڵین چۆن بێ دەرێ توانی کیو یاگری باشە کیو داگرە ئەو هات دەرێ سەگە بچینە وێندەر ئەو تاوانە بوو ئینتەر بکەن زیاتر دێتە خوارێت معلومات دەێت ئێستا ئەوتەوە ئێستاەوە کۆتا لەمەتیتی تایم بێ دەرێ بۆ شێوازی کاتە معلومات مەزانی کەوتە هەر کۆماندێکرد نەزانی چۆن بەکاری بێنی جەمان ڕاستەخۆ چی بەکاربێنە مان ناوی کۆماندەکە باشە ئەوە بریتە لە کۆماندیمان ئەگە بنووسین مان واتە مان چۆن بەکاردێ پێم دەڵێ زۆر احتیاجی ئەوەش دەبێت دەڵێمان ئینتەرفەیسە لە بۆ سیستەم ڕفرەنس مانیوەڵی دەڵێ پێت دەڵێ چۆن بەکاردێ پێیجەکانی هەیە هەموو معلوماتی هەیە لە خۆتانی بیخێنیەوە کەواتە هەر کۆماندێک فێر ببی یاخود نەزانی چۆن بەکاردێ توانی لە ڕێگەی کۆماندی مان ئەم شتە بەکاربێنی بەجددی کۆماندێکی زۆر یارمەتی دەرە بزانە ئەو هەموو معلوماتت دات لەسەر بەسەرها لەسەر کۆماندی مان پێ دەڵێت چۆن بەکاردێ ئەو شتەکانی چییە دابینە دەڵێ شان بۆ نیە باش کۆماندێکی تر ئێستا بابین فێری بین ئەویش بدیتە لە کۆماندی ls بەبزانین کۆماندی ls چۆن بەکاردێت کۆماندی ls بەبنووسین ls ئێستا وتمان ئێستا بای دیفەڵ ئەمە لە چێن دەرین لە current working directory نیە بەڵێن لە ڕوت directoryە کەوا بریتە لە هۆم کاتە ls داگرم بزانە چی پێم دەڵێ a document music picture snap videos desktop download ئەزانە ئەو مەجموعەشینن بەڵام تەنها ئەویان سپیە تەمەن ئەم ناوانە چیە و ناوانێکەوە هینادی کۆماندی ls با بڵێن بریتێ لە لیست واتە لیستی ئەو working directoryەی کەوا ئەتوو لەوێندەر ئیش لێ دەکەی لە بۆ دەینتەوە کەواتە پێت دەڵێ بزانە ئەو فۆڵدەرانەی تێدایە و وەروە ئەو فایلشکەوە هینایتی تا ئێستاکە بچینە بەشی ئەفۆن ئێرانەنا بچین بۆ هۆم گوتوان چکە ئێستا ڕوو درکتەریەکە چین دەرە خەڵ working directory چێن دەرە هۆمە بای دیفۆڵت لە ڕوو درکتەریە کەوا دەکاتە هۆم ئێستا گەشتێری بکەین لە هۆمە بزانە چیمانەیە ئەوتە وەتە ئەی تێدایە دەرێ document download زانانە هەمی تێدایە فۆڵدەرەکانی شین کردو کا فۆڵدەرەکان بەڕەنجی شیمشاندا جیا کردەوە بەڵام گەشتێری بکەین لێرە سەیڤشم هەیە نانۆ 2880 سەیڤ بزانە فایلەکانیش بە شێوازی سپی بەڵام بزانین هەموو شتێکی هێناوە بۆنە دێم لێرە چ دروست دەکەم تۆنم فۆڵدەرێکی تر دروست بکەم یاخود فایلێکی تر بەبین لێرە فایلێکی تر دروست دەکەین بە شێوازە گە بە فایلێکی دروست بکەین تا باز ناکەن کۆماندە فایل دەبین بەڵام ئەگەر لێرەنا ئەو دروستمان کرد بە بڵین ئێستاگە سێریکەین بزانین دووبارە ئەوجارە بە تەماشتی تریش لێرە نەگەبتەی وینندۆیەکەت خیان بکەوە جەماعەت clear کۆماندی clear دەنووسی وینندۆیەکەت خیان دەکاتەوە وەروەها بەبین دووبارە وەروها گەر بتەوێ نەنووسی ئێستا دووبارە بنووسمەوە ls نیاساییە بەڵام گەر کۆماندیش درێژتە بە یان پشتنی زۆرە دەتوانی بۆی بگەڕێەوە تا هیستۆریەکەی توانی ئەڕۆوی سەری بەکاربین نیشانەی سەرەوە دەگرێتەوە هەم کۆماندانی کاوە بەکارتێنە یەک بە یەک ئەگەر ئەڕۆکە خواری بەکاربین دەستە next ئەوانەی کەوا نوێترینە پێپشان دەدا ئەوە لە بۆ گەڕانەوە ئەو لە بۆ چونە پێش بە شێوازێکەوە تە سەرێکە لە بۆ گەڕانەوە خوارێکە لە بۆ چونە پێش ئەم کۆماندانی کەوا نووسیتر گەیویست نەنووسێ بگە هیچشان نادا ئەوە زۆر سوودی هەیەتانی بەکاری بێنی وەروەها بابێن ئێستا ls دووارە بەکاربێنینەوە گە سێری بکەین فایلەکانیشی پێپشاندەم بزانە فایلەکانیشی پێشاندەم هیچ کێشەیەکی نییە فایلەشم زیاد کرد کەواتە list ls ئەو کۆماندا ئەویشەم لە بۆ دەکات با بزانین بنووسین ls بن ئەو چم لە بۆ دەکە بزانە زەمان بن فۆڵدەری بنی پیشان نەداوە لە بەرەوەی فۆڵدەرە by default هایدا باشە لە بەرەوەی هدنە by default بزانە ئەوە بن
ئەو فۆڵدەرە سیتدایە هەرچی فیل و فۆڵدەری شتی سیستەمی هەموو لێنان فۆڵدەری بنام زانە نووسیمە ls دیاری کرد بن ئێستا هەمووی پێشاندام ئەو هەموو شتێک تێدایە معلوماتان هەموو دەداتێ پێداڵی سیستەمەکە چی تێدا ئەمەوە شێوازە ls بن بابن هەندێک لە ئۆپشنەکانی ls بەکاربێنین وەرە لێراندا لە جیاتی بنووسم clear جەماعەت زانە هەڵام کردوێنە یاخۆتان بنووسی CL دواتر تاب داگرا جەماعەت لە بۆ تەواو دەکات واتە دوسێ PT یەکەمی یاخۆ دوسێ PT کۆماندێک دەزانی دوسێ پیتەکەی بنووسە گرتوات ناوەکەی نازانین سپەڵەکەی دواتر تاب داگرە خۆی بۆ تەواو دەکات CL نووسی تاب داگر خۆی بۆم تەواو دەکات ئینتەرکەم بۆ شێوازە لای دەدا بەڵام لە جیاتی ئەوەی کلیر داگرم هەموو جارێ بنووسم شۆرکەتێکی هەیە لە کیبۆردانی بەکاربێنی ئەویش بریتێ لە Ctrl L ڕاستەخۆ کلیر بۆ دەکات Ctrl L بزانە لە بۆ دەکە بڵمە دەنووسم ls دەنووسم pwd بۆ شێوازە pwd شکا ئێستا گەر Ctrl L داگرم بە شێوازە هەموو بۆ بەڵێن کلیر دەکات بە شۆرکەت بە شێوازی خێرە بە شێوە زانیمان چۆن ئەم کۆماندە بەکاردەیە هەندێک لە ئۆپشنەکان بگرین تەگەر بنووسین ls -al بەبزانین لێرەنەدا چی ڕۆ دەدات ls -al لێرەنەدا گە سەیری بکەین معلوماتی زۆر زیاتری پێپشاندەین دەڵێن چی دەڵێتن total 104 واتە 104 بەڵێن فیل و معلومات و فۆڵدەر و شتیوات هەیە و لێرەنا پیشانیدایە دەڵێ لێرەنەدا بێکەس فۆڵدەرێک تەیە با بڵێن بێکەس ئەو فۆڵدەرەیان drwxr ئەفەنە فۆڵدەر نییە وەستی لە مەبەستی یوزەرەکەیە کەواتە لێراندا هەندێک معلوماتی نووسیوە دواتر هەفتەی نووسیوە هەندێک ناوی نووسیوە هەندێک ڕقەمی نووسیوە وەروەها لێراندا تەمان ئەو معلوماتانە چیە لێرەنگە سەریکەین ئەمە دەیتەکەت پێ دەڵێ کۆتا مۆدیفیکیشن مارفیکیشن دەستکاریکردنی هەر فایلێک هەر فۆڵدەرە کۆتا دەستکاریکردن پێ دەڵێ بەڵام کۆتا دەستکاریکردنیان داخلیبوونی ئێرە چەندە ئەو ڕۆکە بووە نۆڤمبەر 27 مانگ ساعت 2:32 بزانە زۆر دقیقە ساعتەکەشت پێ دەڵێن و پێت دەڵێ کام یوزەری سەرەکی چیە بۆ چێ دەستکاری کردی یوزەری سەرەکی پەرمەشنەکە هەیە پێت دەڵێ بێکەس کەواتە یوزەری سەرەکیە وەروەها drwxr لێراندا ئەم معلوماتەش پێ دەڵێ ئەمە چیە ئەمە بریتە لە پەرمەشن کەواتە بەش یەکەم پەرمەشنە ئەم بەشەش یوزەرەکانە و گروپەکانە یوزەر و دەڵێ یوزەرەکە سەر بەچی گروپەکە و لێرانەش پێت دەڵێ کەوا ئایا دەیتەکە کامە بووە کۆتا تاریخەکەت پێ دەڵێ کەوا دەستکاری کرایە و بەبزانین ئەوانە مانای چیە لێرە نووسرا drwxr لە بۆ ئەوانی دیکە بۆ لە نووسرا rw لێرە تەنها نووسرا rwr یان rw تاوان drwxr مەبەستی لەوەیە ئەم دەتوانرێ دڵیت بکرێ باشە ڕایت بکرێ پەرمیشنی هەیە ئەو یوزەرە لە بۆ ئەوان لە بۆ ئەم فۆڵدەرێ بڵێن dr واتە توانی دڵیتی بکە ڕیدی بکە ڕایتی بکە ئەمەکسەش واتە ئەکسەکیوت بکە بەو شێوازە بەڵام ئەوە تەنها ڕید و ڕایت هەیە باشە تەنها ڕید و ڕایتێ واتە تەنها خوێندنەوە و دەستکاریکردن واتە بەڵام ناتوانێت دڵیتی بکە ناتوانێت بۆ منە ئەکسەکیوتی بکە ڕەنی بکە بزانە بۆ شێوازەم و پیشان دەدام لێرە تەماشاکەینی شتێکی تریشی پێپشاندە لە بەچی ئەوەن معلوماتەکان زۆر بووە لەبەرەوەی بێجگە لەوانەی ئێرەکە پیشانیدایە تەماشای ئێستا بۆ منە دیسکتۆپ واتە پیشانیدا بزانە بە شینی ئەوان احتیاجەکانن ئەوانەی کەەوە هاید نینە بە احتیاجی پیشانیدایە بەڵام ئەوان دیکە هایدەکانیش پیشاندا لەبەرەوەی کە -al نووسی واتە هایدەکانن پێپشاندەوە و معلوماتەکان دەستکاریکردن وەکو ئەو بەشانێکەوە باسمان کرد لێراندا دەبینین بۆ منەها ڤیدیۆس دەتوانی دڵیتکەی ڕایتکەی ئەوە لە بۆ ئەو گروپەی بەکەس ئە پەرمیشنی هەیە و دەتوانین کۆماندمانێتان دەستکاری هەرێک لەوانە بکەی پەرمەشنەکانیان بگۆڕین لە بۆرێک لەو فۆڵدەرانە و چەندین ئیشی تریان لە بۆ بکەین بەبین ئەو جارە ئۆپشنێکی تر وەگرین جەماعەت بەبین بنووسین ls تەنها -a ئەڵەکەی لەگەر نووسین ئەو کات بزانە فەرقەکەی چییە ئەو معلوماتانەمان پێێ ئێستا تەنها بنووسم ls -a ئەو کات تەنها هەموو لیستەکان پێپشان دەدا بزان فەرقی لەگەر ls تێنێ ls ئەوەندە پێپشاندا ها لێرە هەیە لە ڕوتەکەی بەڵین working directoryەکە کەرەنتەکە بزانە
بەڵام لێراندا کە -8 نووسی یعنی ئەو فایلە و فۆلدەرانەش پێشاندا کەوا هایدن کەوا شاراوەنە پێم پیشاندا سە بۆنە bash history dot بۆنە pam environment vim info profile such as admin successful ئەمە ئیشەکەی بۆ شێوازەیەکە بەڵام کە ls -al نووسی وەختی لە بۆشت ڕیز دەکە و هەموو ئەوانەی کەوا هایدن پیشان دەدە و هەروە پەرمیشنەکان و گروپەکان و شێوازی ڕزبوونیە هەموو کاتەکەش و هەموو پێشان دەدا کەوا چۆن دەستکاری کراوە بابین ئێستا کاردی ls -t مان هەیە ئەو پشتێکی تر ئەمەیان چ دەکە ئەمەیان بۆ شێوازە بۆ ڕێک دێخێ و تقریبا هەروەکو شێوازی یاسایی ئافزانم دانم ls ئەفۆن هەروکو ls-ەکەیە بزەبت فەرقێکی وای نییە تەنها ئۆردەرەکەی فەرقی هەیە بزەبت تەنها ئۆردەرەکەی شێوازی ئەوەکەی فەرقی هەیە مەگەنە فەرقێکی وای نییە بابین لایدین ئەو شتێکی تر ئەگەر ls -r بنووسین ئەو کات چ دەکات لەگەر ls فەرقی چیە بزانن ڕڤەرسی دەکاتەوە واتە لیستەکە کەوا لە بۆ ڕیز دەکاتن پێشان دەدا ئەگەر بەس ئاسایی بنووسی بزانە چۆنە بۆ شێواز پیشاندا ئەیمان هەیە دیسکتۆپ داکمنت ئەوجا بۆ شێوازە بەو ئۆردەرە بە هەمان ئۆردەر بەمان تەسوول پێ پیشان دێن بەڵام تەسوولەکە بتی پێچوانەکەیەوە لە کۆتایی ئەو جەبیتە سەرەتا ڤیدیۆس ئەو جەبێتە واینتر پێچوانەوە وەختی -r دەنووسی واتە لیستەکەم لەوە ڕیسکە ئەو فایل دیرەکتەرانی کەوا لێوێ هەنا بەڵام بە ڕڤەرس -r بەبستی لێ لە ڕڤەرس تاوان ئۆپشن کاتێک هەر ئۆپشنێکی بنووسی دەبی ماینەسی لە پێشبی تاوان لە بۆ سینتاکسی هەر ئۆپشنێکی لە بە هەر کۆماندەکی سەرەتا ناوی کۆماندەکەی باشە ناوی کۆماندەکە ئێستاکە بنووسی وەرونا ئەو توکتێکی کشتن کۆماند نێ باشە کۆماند ئەو کۆماندی کەوا دەتەوێت باشە ماینەس ناوی ئۆپشنی کەوا دەتەوێت باشە لە پاشان بڕم نەگەر پێویستی بە ئارگومنتێکی دیکە کرد ئاجا سەرێرە پێویستی بە ئارگومنتی دیکە نەکردێ بەڵام کۆماندی پێویستی بە ئارگومنتترە بۆ ناوی فایلەکە دیاری دەکەی یەکەوێ ڕەشیکەوە یان کۆپی بکەی یان فۆڵدەرەکەی دیاری دەکە باشە تەمادەوە بە شێوازە سلاکسەکەشتانی دیاریکە وەروە هاچیتکەمان هەیە ls -ls مانەوە ئۆپشنە واتە ئۆپشنی ls دەنێوە چ دەکا ئەمەیان بەو شێوازە لە بۆ ڕێک دێکی تەنها دەکات تەنها ئەوانەی کەوا گرنگن واتە ئەوانەی کەوا هایدن نا واتە هەروەکو پێشتر وەکو ls احتیادیە ls احتیادی چۆن بوو پێ پیشاندێ بەڵام فەرقی چ لەگەر ئەو ls -ls ئۆپشنەکە لەجات کە ئەو کات پەرمیشن و وەروەها یوزەرەکان و جۆرەکانی کە ئایا پەرمیشنەکان چت هەیە گروپەکەت پێ پیشان دەدا تەنها لە بۆ چێ تەنها لە بۆ ئەوانەی کەوا هاید نینە واتە هەروەکو ئەوانە هایدەکان پێ پیشان نادە بەڵام لە -ls یاخود ls -ئەکە چی دەکا یاخود -ڵەکە باڵێن کە لە بۆشت پێشان دەدا هایدەکانیش پەرمیشن شتەکان پیشان دەلوێە تۆتەڵەکەی 104 زۆر زیاترە بەڵام 34 بوو بە شێوازە ئەمەش بریتە بەڵێن لە کۆماندی ls ئۆپشنەکانی تەوان ls -ls واتە ئەو -ls دووەم ئۆپشنەکە بریتە واتە long list by size وەکو بینیمان چۆن بەکارمان هێنا ئەمەش بە شێوازە توانیمە بەکاربێنین کۆماندیشتر زەمانات ئەوش بریتە لە کۆماندی cd تەوان کۆماندی cd لە بۆچی بەکاردێ کۆماندی cd لە بۆ بەکاردێ گەر بمانێ current working directory ئەو directory کەوا ئیشی لەسەر دەکەین ئێستا ئەو directory کەوا ئیشی تێدا دەکەین بریتە لە چێندەر بریتە لە گوتمان لە ڕوو directory چێندرە هۆمە گەر بمەوێ ئێستا بنووسم cd بە شێوازەی ناکە بەڵام گەر بمەوێ ئەو directory کە ئیشی لەسەر دەکەم بگۆڕێ بۆ دەمێ ئیش لەسەر دیسکتۆپ بکەم باشە ئیش لەسەر دیسکتۆپ بکەم ئەوە چی دەنووسم دەتوانم بنووسم cd و لە پاشان ئەو پاثەی بنووسەکەوا دەتەوێت یاخود فۆڵدەری کەواتە ئیش لەسەر بکەی بۆ دەنووسم لێرە دیسکتۆپ هەیە کەواتە ڕاستەخۆ دەنووسم دیسکتۆپ کەواتە دەتوانی ئاسانکاری بۆ خۆت بکەیت جەماعەت بنووسە des لە پاشان تاب داگرا بەڵام ئەگەر دەرەوە case sensitive دیسکتۆپ باشە ئێستا ئەگەر چۆن بزانم case sensitive دی بنووسم دەسک لەم تاوا ناکە تاب داگرم لە بەرەوەی نیای ناسێ دەسک ئەگەر بەخۆشم نووسم دەسکتاپ ئینتەر بکەم یاخۆ سلاشی داگرم لە فۆڵدەرە توانی فۆرمە سلاش بنووسی زانە there no such file or directory بۆ ناوی نییە ئەوەیە ڕاست دەکات بەڵام ئەگەر بنووسی de تاب داگرا بۆ تاوا دەکە تاب زانە ئەستە خۆشی بۆ زیاد کردی گەر ئەو نەنووسی احتیادیشە باشە زانانی نەنووسی احتیادیان نا بەڵام احتیادی مشکلێ نییە گەشت بیش نووسی و باشتریش ئەوەش دەبێت باشە هیچ مشکلێکی نییە بە شێوازە ئەمە هاتین ئەگەر توانیمان current working directoryەکەی تێدا بگۆڕین کەواتە ئێستا کە گەر لە دیسکتۆپ ls بکەم
بزانە دەڵێت چ هەیە تەنها بێکەس پێشاندا چکە تەنها بێکەس هەیە باشە ئەو جودا ئەو ڕوو دراکتەریە یاخود فایلیش دروست بکەم شتێک دروست بکەم لێرە پیشانم دەداتن یاخود PWD بکەم پێم دەڵێت کەوا لە چێمە بەڵۆن لە هۆمی لە پاشان لەوە یوزەری بێکەس لە یوزەری بێکەس کەوا لە دیسکتۆپی دواتر بزانە بۆ شێوازە ئەوە توانیم current working directoryەکە بگۆڕم بەرگەی بەکارهێنانی کۆماندی cd باش ئەگەر چۆن بتوانم ئێستا کۆماندی cd بەکارێن لە دیسکتۆپ منە پێم دەڵێ لێرانە لە دیسکتۆپیش دەکەی گەرمەی بیگۆڕم بگەڕێمەوە بۆ ڕ دایرکتەری واتە بگەڕێمەوە لە بۆ فۆلدەری هۆم دەتوانم بنووسم cd تەنها cd بنووسم ئەوە یەک لە ڕێگەکانە تەنها cd ڕێگەیان چتر ئێستا بە بچینەوە دەسکتاپ دەتوانم بنووسم cd لە پاشان دۆت بکە ئەمەش دەگەڕێتەوە بۆ هۆم فۆلدەر یاخود دایرکتەری ببین ئەمەشیان لا بدەین ئەو شتێشتر بزانین ڕێگایشتر چیمان هەیە ئێستا گەر بابین بچینەوە دەسکتاپ گەر بتوانین بنووسین cd تیلدا لە تەنیشت ژمارە یەک ژمارەیەکی بۆردت تیلدا هەیە زۆربەی بۆردەکان لە شوێنەیە توانین شفت و ئەم دوگمێکی بۆرداگری کەوام پێ دەوتێت تیلدا ئەم تیلداتان بنووسێ باشە دەتوانی ئینتەر بکەی ئەمەشیان دەگڕێتەوە بۆ کارمەکەین دایرکتەری وەروەزانام ڕێگەشتریشەیە وابزانام تاقیکەینەوە کۆماندیشتر هەبوو پێشووتر دەمان نووسی cd لە پاشان فۆرسلاش ئەمیشان دەگڕێتەوە بۆ کارمەکەین دایرکتەری کەواتە دەتوانی بنووسی cd تەنها cd بنووسی دەمات دەتوانیت تەنها cd بنووسی دەتوانیت تەنها cd دۆت بنووسی دەتوانی cd ئەڵێن چی بنووسی cd سلاش بنووسی دەتوانی cd تیلدا بنووسی ئەمانە هەمووی دەگەڕێتەوە بۆ working directory دەگەڕێتەوە واتە back دەکە لە بۆ directory بین ئەمەشیان بکەین مامەلا بدەین تاوان لێراندا بابێن بچینە بۆ دەچێنە ناو فۆلدەری A بۆنەکە لە cd A دەکەم باشە بە شازێ سومە ناو A گەرمێ بگەڕێمەوە بە شازدەنووسیم cd وایانە تەنها cd ڕێن دەکەم بەڵام گەمێ بگەڕێمەوە و ڕاستەخۆ بچم بۆ ناو فۆلدەرێکی تر دەتوانم بۆ شازە بنووسم دواتر ناوی فۆلدەرەکە بۆ نمونە تەگەڕامەوە دواتر دەمە ناو downloads زانە ئێستا سەریکەم گەڕامەوە چوو ناو داونلۆد بەبێ بێک کۆماند نەک دووجار ئەوی بکەم هەر شازێک بێت کێشە بکەی خۆتە چۆن ینی بەکاردنی دەمات کۆماندێکی تر کەمانێ بەکاری بینین لە کۆماندێکی تر ئەوش بریتە لە mkdir کۆماندی mkdir واتە make directory mk واتە make بەڵام dirەکە واتە directoryش واتە چی گوتمان واتە فۆلدەر کەواتە ئەو کۆماندە بەکاردێ لە بۆ ناوەکەی دیارە لە بۆ دروستکردنی فۆلدەر کەواتەکە فۆلدەرە یاخود directory کوێ دروستکەی ئەو کۆماندی mkdir بەکاردێنی ئێستا با بگەڕێمە بۆ هۆم cd ئەگەرانە بۆ هۆم بە کلیری بکەین دەمەوێت بۆ نمونە لێرەنەدا شتالەشیمە لە working directory وایانە بڵین لە هۆمیمە by default دەتێوەندر خۆ گۆڕامەوە خۆم ئێستا mkdir فۆلدەر دروست دەکەم بۆ نمونە بە ناوی test فۆلدەر دروستکەم بەناوی test دەگە سەریکەم فۆلدەر دروست بوو بەناوی test بزانە چەند خێرایە بەبێ بچم لێرە ڕای کلیکم دروستکەم ڕاستەخۆ دەنووسێ mkdir ئۆراشتی کاتی بیکەی ئەو کۆماندی بڵێن ئەو فۆلدەرێکەوە دەتەوێ دروستی بکەیت دەتوانی ئەمە سنێک فۆلدەر بێک جار دروست توانی زیاتر لە یەک فۆلدەر بێک کۆماند بە بێک جار دروستکەی بۆ نم دەنووسم bc ئەو ناوی ئەو فۆلدەرەکان بڵێن bc زیاتریشت با سێ دانە بێکەوە bcd ئێستا هەر سێکیان دروست دەکە ئێستا bcd دروست بوو دانا ئەجاتەوە یەکێک دروستیانکەی بۆ شێوازە دەتوانی یەتر لە یەک فۆلدەر لێ هەمان کات دروستکەی وەروهایەک لە ئۆپشنەکان من هەیە ئەویش بریتە لە -p یاخود پێشەنجێ ئێستا ئەگەر بمانە ئێمە بۆمە فۆلدەرێک دروست دەکەین بەناوی چی بەناوی دیمان کرد پاشە abcde دروست دەکەین دەمانەوێ لە ناو فۆلدەری دیکە دروستکەم واتە هەم یەکە دروست بێت باشە وهرو هاشتی دیکەش دروست بێت پێشەنجێ بە شێوازی احتیادی ئێستا من already مەسەلەن فۆلدەری بیم هەیە
یاخود با بڵێن فۆڵدەری سی فەرقی نییە یان بی فۆڵدەری بیم هەیە دەمەوێت لەنا فۆڵدەری بی فۆڵدەرێکی تر دروست بکەم باشە بی ئۆڕەدی هەیە بۆ منە دەنووسم n بنووسم زانم ئینتەر بکەم زانم چ ڕۆدەدا ئێستا بچمە ناوە بی بزانە n دروست بۆ هیچ کێشەی نییە تا بزانە ئەوە تانیمان دروست بکەین بەڵام ئەدی ئەگەر فۆڵدەرەکە نەبوو بزانم دروستیەکە یان نا mkdir بۆ نمونە دەنووسم p و دەمەوێت لە پاشان ئێسش دروستکەم لە ناو ئەوەی باشە واتە p دەمەوێت دروستکەم p نییە وایانە لێرە لە پاشان ئێسش دروستکەم لە ناوی ڕاستەوخۆ بێ کۆماندان تا دەکەین ئینتەرکەین دەڵێ چێ دەڵێ make directory cannot create directory ps no file or directory لەبەرەوەی بۆ شێوازە نابێ باشە واتە دیتێک دەچێت بەڵام گەر بتێ شتێکی ئەوها بکەیت دەتوانی mkdir پێویست بە ئەو شنێکە بزانە بۆ نمونە ماینەس لێردا ئەو شنی چ بەکاردێن ماینەس p باشە ئەو شتەکە هەمووی بە ماینەس بەکاردێن کەواتە ئەو شنی p لە پاشان بۆ نمونە ناوەکەی چ بوو یاخود هەویشت پێشتر دەتوانم چ بکەم ئەڕەوی سەرێ داگرم بۆ یە کۆماندەی پێشتر نووسیم باشە دووبارە داگرە دەستە کۆماندێشتر پێشتر ئەڕۆی خوارداگرە دەگەڕێتەوە باش سامێکی لێرە کۆسپانسیاتکەین ماینەس p کەواتە فۆڵدەری p دروستکە لە ناویش s دروستکە کە هەردووچەند بوونیان نییە ئێستا ئینتەرمان کرد بزانە فۆڵدەرێک دروست بوو بە ناوی p کە بچمە ناوی s تێدا بۆ شێوازە دوانیبان دروستیان بکەین هیچ کێشێکی نییە باین بۆ نمونە گەر بمانەوێ فۆڵدەرێک دروستیان بۆ نمونە بە ناوی یاخ دووبارە ئەوڕەکەم وەزان ڕۆداکە دووبارە ڕەنیکەمەوە ئەفزانم نابێ هیچ دروست بێت چکە من already هەیتم already شتێکی وامان هەیە چی لێ هات ئەوتە پێ بزان already هەیتمان لە خۆ بەتەمانی دووبارە دروست بێت باشە ئێستا کە گەر mkdir بنووسین ماینەس پێکە بنووسینەوە بۆنە دەمێت زیاتر لێک دانا بۆ بەناوی تی دروست دەکەم ئەم تیە دەمەوێت زیاتر لێک ئەوەی لێ دروستکە فۆڵدەر بڵنە ئۆ پاشان s ئەرێک لەوان لەناو دروستکەم دانم دەبێت یان نابێت یاخود بەزانین دەبێت یان نا تی دروست بووە لەناو تی تەنها ئەو هەیە بزانن تەنها یەکەمە گراتەوە شێوازە تەنی شەکە بکەین باش ئەمەش کۆماندی make directory بوو دروستکردنی فۆڵدەر ئێستا کۆماندێک باش چۆن بتوانین فۆڵدەرەکانمان کەوا دروست کوردە لایەن بدەین ئەویش لە ڕێگەی بەکارهێنانی کۆماندی rmdir واتە remove directory با بین ئەمانە لا بدەین ئێستا ئەو هەموو فۆڵدەرە زیادەم لێ دروستکردێ بەلاش و علاش لە ڕێی کۆماندی rmdir ئێستا دەمان نووسی mkdir ناوەکەی لە خۆی زۆراسە کۆماندەکان rmdir وایاننا گوتمان گەبتوێ نەزانین چۆن بەکاردەی چ بەکاردنی کۆماندیمان وایاننا معلوماتەم لەسەر پێدرێ مان remove dir پێویست ناکە باشە بە پێماسکەین remove dir ئەوە کۆما دەنووسی و پاشان فۆڵدەری کاوا دەتوێ بۆن لێران دەمێت ڕشکەمەوە بۆن ئەی ئینتەرکە دەڵێ remove directory failed to remove directory not empty بزەبە طبعا by default کە تو rmdir بەکاردێنی بۆن نای ئەیمان نووسی لە بەزی نەیتوانین ڕشکاتەوە fail بوو باشە لەبەرەوەی ئەوە بەکاردێ ئەگەر هات فۆڵدەرەکە ئیمتی بوو بەتاڵ بوو بەڵام ئەگە بەتاڵ نەبوو پێویستە بەکارێنی ئۆپشنە بزانە لەبەر ئەی فایلی دیکەی تێدایە بزانە فۆڵدەری کەیتدا نەک بەس فایلیش کەواتە گەشتی تێدا بوو باشە بۆ فۆڵدەریان سەر فایلی تێدا بوو ئەوە ناتوانانی دەبێت ئۆپشنەکە بەکاربێنی ئەوی دواتریش باز دەکەین بەڵام بابین ئێستا ئەو بۆنە بیەکە ڕشکەینەوە بەتاڵە بیش شتی تێدا بابین سی ڕشکەینەوە سی دەبێت بەتاڵ بێت بەڵێ سێکە ڕەش بووە لە بەرەوەی سی بەتاڵ بوو بەبین لای دێوانە ئەوانی ترکەوە بەتاڵ هەمووی ڕژ دەکەینەوە بۆ منە بزانم پیمان هەبوو بزنین کامی بەتاڵی سێری بکەین ئەمە بەتاڵ نییە s بەتاڵە s بەتاڵە و تێستش بەتاڵە کەواتە دەتوانم دەتلێک دان اختیار بکەم بۆ s لەگەر تێست ئەوان هەردووچەند بەتاڵن باشە تەوانانی بە شێوازەکە فۆڵدەر بۆ لێ تێکنێتوانی بە شێوازە بنووسی بۆ یەکە فایل چاکەوە دەڵێت چی directory بگومان ئەفۆن لە بیرم کرد ئەوە چیم بەکارێنە وتمان دەبی rmdir بەکاربینی remove directory و لە پاشان s و لەگەر چیمان دەبێت لەگەر تست و دەتوانین بۆ نمونە فۆرسلاشی بەکاربێنی بەبێ فۆرسلاش دەویشت لێ نیە
بزانە ئێستا هەردووشی ڕەش کردەوە دەبری بەتاڵ وەڵام بەتاڵ بێ ناتوانانی ڕەشی کێەوە لە بۆی بتوانانی با بڵین فایل ڕەش بکەینەوە RM بەکاردێنین RM ناوی فیلەکە بوونە فیلێکمان هەیە بە ناوی file.txt تاگەس بیکەینەوە هیچدانە باشە file.txt بازن ئەگەر کۆنتین تێدا بیتان ڕشکەنیانە بۆنە هەندە کۆنتین تێ دەکەین نەگووسێ بەشازا بە Ctrl S سیڤ بکەین ئێستا ئەگەر RM file.txt بەکار بێنم لێرە نەبزانە ڕەش بۆ کۆنتی تشتای احتیاجی هاتۆ لە بۆ ڕشکردنەوەی فیل RM بەکاردێنی لە بۆ دروست ڕشکردنەوەی فۆلدەر RMDIR واتە remove directory ئۆشان remove لە بۆ ڕشکردنەوەی یاخود لادانی فیل تەمانەوە ناستە ناو تراشی باشە ئەوانە ناستە ناو تراشی ڕاست خۆش دەبتەوە مادەم لە ڕێگەی تەرمینەڵ ڕەش کردەوە ناستە ناو تراشی بەڵام ئەگەر بۆ منە بڕایت کلیک ڕەشی بکەیەوە باشە ئەستە خۆت دەستە ناو تراشی باش کاتە زۆری ئەگەر بت تشتێک ڕەش کردەوە دواتر بتی ڕستەری کەیەوە زۆری جاهازاگە لە ڕێگەی ترمینەڵی ئەو ئیشت کردبی ئەو بۆ شێوازە ببین ئێستا کە چۆن بتوانین بۆ منە ئەم فۆلدەرێکەوە ئەی هەمان بوو یاخدا فۆلدەرێک بێت شتی تێدا بێت بەڵام ڕەش بکەینەوە تا فۆلدەری دیکەی تێدا بێت یاخود چی تێدا بێت یاخود فایلی دیکەی تێدا بێت باشە ئێستا پڕیشتە ئەبین ڕەشی بکەینەوە چۆن بتوانین ئەم شتە بکەین ئەو کات چەندین ڕێگەی هەیە باشە یەک لە ڕێگەکان ئەوەیە کەوە بدەنووسی بۆ منە RM remove directory بچی لێک بەکاردێسە گوتماگە بنووسین ئەی دەڵێ لەبەرێ ئیمتی نیە ئەوە دەبێت لە بۆ ئیمتی بەکاردێ بەڵام بەبی ئۆپشن بەڵام ئەگەر ئۆپشنی -P لە بۆ زیادکەین زەماعات ئۆپشنی -P بزان ڕستیانە بزانە ئەوە ژەش ناوت دەرێ fail to remove لە بەرەوەی directory ئیمتی نیە بۆ شێوازە کاتەوە شێوازەش نابێت ئەی چۆن دەبێت یەک لە ڕێگەکان دەتوانانی بەکاری بێنین ئەویش بیتێ لە بەکارهێنانی RM باشە دەزانم ئێستا دەرەی باشە RM ئەوە بوو لە بۆ فایلی بوو وەیە بەزڵام ئەو شینەکە بەکاردێنم مشکل لە نابی دەنووسم RM remove لە پاشان RF باشە ئەو RF مەبەستی لەوەیە فۆرسی بکەوەتە فۆرس و بەبێ ئەوەی پێی بڵی ڕاستەوخۆ ئەو شتانە شتکەشدا بوو احتیاجی ڕشکەوە کەواتە بەو شێوازە دێم یەک فۆلدەر یان زیاتر دیاری بکەم ئەیەکە ئینتەرکەم بزان ئێستا کە ئەیەکە ڕەش بووە بەهۆی فۆلدەر و شتی لە ناوی بوو هیچ مشکلەی نەما و توانیمان ڕەشیکەینەوە بە سەرکەوتوی بەبێ مشکلە باشە ئەدی ئەگەر بمانەوەی بۆ نمونەت ئەوزەم ڕێگەیشتری شەیە دەتوانم ئۆپشنەکان لە جاتی بنووسم -R دەتوانم بسم تەنها R بۆ نمونە بە ئەمە تاقی بکەینەوە کامیان فۆلدەری تێ بۆتە IT کەواتەگەتی تاقیکەینەوە بۆ remove یاخود RMDIR T دەڵێت دێکتر نابی وایانە بابین جوانەوەی بکەین تاقیکەینەوە جوان دیاربی دانە نابێت بەڵام دەتوانم بۆتمان بنووسین remove باشەوە شێواز دووبارەکەینەوە -RF باشە فۆرسی لێ بکە پاشە ناوی تێکەی بەڵام بەبێ ئەوەی RFش تانی بزانم تەنها ئارش بنووسی ئەگەر هەڵە نەبم پێشترەوەیش دەکەی بزانێتەوە بزانێتەوە کەواتە لە بۆ ئەوەی کەوا فۆلدەرێک ڕەش بکەیەوە ئەو فۆلدەرە شتی تری تێدا بێت واتە فۆلدەری تریان فایلی تێدا بێت بەتاڵ نەبێت ئەوە دەتوانی بە دوو ڕێگە بکەی یان RM -RF بەکاردێنی لە پاشان ناوی فۆلدەرەکە باشە توانین زیاتر یەک فۆلدەری جاری بکەی باشە فۆلدەرەکان فۆلدەری یەک فۆلدەری دوو بە شێوازە باشە یاخود دەتوانی تەمەنەسە دەرێ نییە وانە یاخود دەتوانی بنووسین RM -R وەل پاشان ناوی ئەف فۆلدەری کەوا دەتەبێ ڕەشی بکەیەوە باشە بەو شێوازە توانی ئەو ئیشە بکەیتەوە بە دوو ڕێگەی یان -RF یان ئۆپشنی -R بەکاردێنین جەماعەت با بڵێن لە بۆ موڤکردن کەمان دیشترمان هێشتە بە موڤکردنی فایل لە خودت فۆلدەر دەتوانین بەکاری بینین بۆ مکەتەکە فایلەکمانێ دەمانەیە شوێنەکەی بگۆڕین توانین لەڕێ کۆماندی MV واتە چی MV ببینەوە لابدەین واتە موڤ وایانە واتە موڤ ئەم موڤە تقریبا وەکو چیە وەکو ئەوە کار دەکا وەکو کەتە کەوا چۆن بەها ڕایکلی دەکەین کەت شتێک کات دەکەین ئەو کەتە
کەت دەکەین دواتر شوێنشتر پێویستی دەکەین بۆ شێوازە کەواتە پاتێکی دەمێ ئەو پاتێکەوە ئەفۆن بڵین ئاپاتی دەمێ پاتی ئەو فۆلدەریان فایلێکەوە دەمێ مووی بکەم لە پاشان ئەو شوێنە نوێیکەوە دەمێ دابنێم کەەوە لە بۆ دوشتی بەکاردێ دویش دەکا طبعاً هەم ئیشی ڕنێمی دەکا هەمیش ئیشی گواستنەوەی دەکا ئێستا بۆ نمونە جەماعەت بەس پێشەن جەماعەت بەبین ئەم حەز دەکەم لەسەر دەشتۆ شتەکان بکەم بابین ئەوانە لا بدەین ئەو بیۆ زیادانە کەواتە بابین RM -R بکەین پاشان بیم ناوێ دیم ناوێ پیم ناوێ ئەوانامی بالا بدەین ئێستا هەمیان خیان بۆ شازی مشکل لەم نەما من دەمێت لەسەر دەشتێ بشکەم جەماعەت ڕاستەخۆ ئەو شتەکان کە لێر دروست دەبێت دیار بێ فایلیان فۆلدەرە دیار بێ کەواتە دێم بابین working directory-ەکەی بگۆڕین بۆ لێرە نەشەگەر ئەو سنێوەقتی داگرین ئەو پڵاسی داگرین با گەورەتر بێ جوانتر شتەکانمانی دەبێت جەماعەت بزانین شتەکەی مزە بچمان کردێ بە شێوازە باش لێراندا بۆ منە دێم چ دەکەم بابین سەرەتا CD بینەوە دەشتۆپ کەواتە CD دەسکتاپ باشە بە خیانکەمەوە دەمەوێت پێشنجێ بابین کۆماندیشتر بخێن لەبیرین کە زۆر باسیکەم ئەوش بیتێ لە چۆنێتی دووسکردنی فایل چۆ زۆریشمان پێ دەبێت چۆن دووسکردنی فایل ئەوش بیتی لە بگەڕێگە بەکارهێنانی چی کۆماندیسی تاچ باشە تاچ واتە با بڵین لە بۆ دروستکردنی فایل بەکاردێت تاچ باشان بۆ ئەستا من لەسەر دەسکتۆپ بمێنێ کەواتە لە دەسکتۆپ شاندا فایل شتەکان دروست دەبێت ئەوزم لە خوارێ پیشان دەدا گەو بۆیە ئەماش کەمێک لا بدەین باشە تاچ و لە پاشان بۆ منە A دروست دەکەم منی ئێستا فایلێک دەبێت دروست بێت بە ناوی A ئەوزان ئۆتە ئەیەکە لێرە دروست بوو کاتە بینی ئێرە یاخۆ زیاتر لە یەک دانە دروستکەی کاتە BC لەگە ئارگومنتانی زیاتری بدێ ئێستا BC ئۆتە دروست بوون لێرانی مشکلیان نییە ببینێ ئێرە بە شێوازە باشە ببینەوە سەر موڤەکەی ببین فۆلدەریش دروستکەی NKDR بە ناوی بۆ منە فۆلدەری بڕونە فلاور باشە بۆ فۆلدەری MKDIR make directory فۆلدەری ئەوش دەبا بێکجا دروستکەم ڕان کێشە نییە بن تست باشە دوو فۆلدەرمان دروستکە ببین ئەم دووە لا بدەم ئەبێن بیاهێنمە ئێرە باشە لێمان دیار بێت شەکان ئێستا کە ببین کۆماندی موڤ باس بکەین دەتوانین بە ئاسانی باس بکەین موڤ بۆ منە دەمەوێت چ بکەم دەمەوێت ئەگەر ئێستا بنووسم موڤی A لە بۆ C موڤی A لە بۆ C یاخۆ دەمەوێت سەرەتا گریمان A بێخوا ناو فۆلدەری تست کەواتە دەنووسم موڤ A لە پاشە ئارگومنتی دوم ئەو شوێنەی کاوا دەدەوێت منە تست وایانە ئینتەر بکەم ئێستا گەر بچمە ناو تێستەکەی ئەیەکە تێدایە ئێستا بزانە ئەیەکە چۆن زەمان بەبێ مشکلە یاخۆ توانی AUB بەیەکەوە دیاری بکەی و بستە ناوێندەر ئێستا بۆ منە زیات یەک دوو زیات ئەوە دروستکەم بۆنە بە ناوی دووسێ ئەو فایلیانە دروست بکەم باشە هەر بە تاقیکردنەوە بۆ نوتەم زیاتر لە یەک دانا چەندین دانە دیاری بکەم بۆ منە دەڵێن چ ئەفۆن موڤی فایلی 1 و 2 3 یاخۆ 1 و 2 دەکەم تەنها 1 و 2 سێکە ببین 1 و 2 لە ناو فۆلدەری مثلەن flower باشە ناو فۆلدەری flower ئێستاگە دیاری بکەم دەتەم شاکەنێ چی ناو فلاوەری ئەوتە 1 و 2 1 و 2 کەتی داک چۆنای بۆ شێوازە ئەوە دەتوانانی ئەو بکەین باشە ئەدی گەر ئێستا ئەگەر بنووسم ئەگەر بڵێم MV بەس پێشنجی بە هەندە کۆنتینتیان لە ناو بنووسەوە لەبیرمان ببینێ ئەوە سێ باشە دەرێم بۆ منە IAM منە C فۆلدەر ئەوە خەزنکەین ئەوە شیان بەبێندە کۆنتیتی بۆ زیادکەین بۆ منە IAM ئەوە با B بوونی B فۆلدەر وەرە سێ 3 بنیە هەموو ڕقم سێ چ بکەم ئەوەی فۆلدەری سیە بۆی کۆنتینتەکان لەبیر ببینێ مۆزوعەکە چ بوو ئێستا ئەگەر موڤ بکەم بڵێم C لە پاشان B یانی چی یانی C دەمێ موڤ بکەم لە ناو B بزانم چ ڕوودا ئەگەر ئینتەرکەین ئێستاکە بچینە ناو B بزانە دەرێ IAMC فۆلدەر IAMC فۆلدەر چەبان چ ڕوویدا لێرە هەم ڕینێم ڕوودا هەمیش
لامدا خصمانە ناو هەموو فەکەش ڕوویداواتە ئەمن گوتم B ئافۆن C بێخەناوە B C کۆنتێنتەکەی چ بوو دەگو IMC فۆلدەر کەواتە کۆنتێنتی C دەستە چێندەر دەستە ناو B باشە وەروەها C ناوەکەی دەگۆڕێ ڕێنێم دەکرێت لە بۆ B باشە چەندە B هەبوو کۆنتێنتی خۆی بوو جودا بوو بەڵام بۆ شێوازەی لێ دەکەواتە B با بڵێن کۆنتێنتەکەی خۆی نەما کۆنتێنتی C هاتە ناوێ و ناوەکەشی هەروڵی هەبیە چکە گوتمان C وەکو وایە بڵێ کاکە ئەمن دەمەوێ ڕێنێمی ئەوی بکەم وەکو ڕێنێمە ئێستا ڕاستی دەێستا ئیشەکەی وەکو ڕێنێمە چکە کۆنتێنتەکە و چ خۆتی هیچ مشکلێ نیە بەڵام تا هەر نێمیکە ناوەکەی بکە B هێرەوەندە ناوەکەی بۆ B ئەو تێستری I'm in C folder کۆنتێنتەکەی وە کۆنتێنتەکەی ئەوەی نەماگە کۆنتێنتیشی هەبی یاخ already exist بی نامینێ ئەدیگە ئێستاکە برێم already exist نەبی با بڵێمە دەنووسم چ بزانم ئایا دروستی دەکەیان نا واتە بیەکە نەبایە ئێستا بیمانەوێت کەسە بی بەکاردێنم دەڵێم movie B بکە movie B بکە لە بۆ چێ بڵێن لە بۆ ڕقم 5 با بنای ڕقم 5 ئەبزانین ئار یاخود لە بۆ ئەوەی BB بکە ئینتەر بکەم ئێستا BB دروست بوو بەڵام BB بوونی نەبوو یان نا باشە BB بوونی نەبوو و دروستی کردو ئەوزانە کۆنتێنتەکەی BB بۆتە سەریکەین زەمان بزانە کەواتە ئەگەر هەم لە بڕێنی بەکاردەی و ئەگە بوونی نەبوو دروستی دەکا ئەو کۆنتێنتەش تێختە ناوێت کەواتە ئەوەی دووەم ناوەکەی دووەم وەردەگری وەکو بەڵام کۆنتێنتی یەکەم باشە بۆ شێوازە تۆمە دەکاتە یەک بەبێن بزانین لە بۆ فۆلدەر بەکارێنین زانین ئەتوانی فۆلدەر بگوازنە فۆلدەری ترستا بۆ نمونە ئەمن تێستم هەیە وایان نا یاخود فۆلدەرێکی تر دروستکە هیچ کێشەمان نییە بۆ نمونە MKDIR بۆ نمونە بەناوی T ئێستا تیم هەیە دەمەوێت بۆ نمونە TV بێخۆ ناو تێستی دەڵێم M ئەوە بەڵێن مانە لابدەم move ئەفۆن MV T دەمەوێت بێخۆ ناو تێستی بزانین ڕۆدایان نا بەڵێتم شایکەین نەما لێرە ئێرە بکەینەوە بزەبت ئۆتەتیەکە تۆ نایەکەواتە هەم لە بۆ بە بڵێن گواستنەوەی فۆلدەر هەم لە بۆ گواستنەوەی فایلی دەتوانێت ئەم کۆماندا بەکار بێنین شتێشتر سەبەنە بازات لێک ئاگەم بکارزان چڕۆتدا دوو فایلیان زیاتر بخینە فۆلدەرێک ستا بۆ نمونە ئێمە چیمان هەیە توان دەمانتان بچینە ناوانە ئیشەکانیان بچین ناو ئێرێش بکەینەوەش دەبی باشە بەڵام هەر لەسەر بالێت سەر دیسکتەوە بیت جوانتر دیارە بۆ من دەڵێم موڤی چ بکە یاخود بەبێن هەندێک دروستکەین منە لە فایل تاچ ئەمە منە ABCD باشە ABCD ئێستا هەرێک لەوانە بۆ منە دروست بوو لێرانەش دەمەوێت چ بکەم بە فۆلدەرێکیش بە فۆلدەرەکە بوونی نەبی بزانام دروستەکە دەڵێم MV و لە پاشان دەڵێم A وهروەها B بە بۆ منە دیش بی A و B و D دەمێ موف بکەم لەناو فۆلدەری چی فۆلدەری مەسەلەن ئەسەندە بوونی نەبی مەسەلەن هەڵۆ بەڵام ئۆتۆماتیک فایلی دروست دەکە بۆ ناوی دێختەنە س دیارەوەیانە شەکە دیارە فڵان پێویست ناکە بیکەین کە تاقیمان کردەوە بەڵام ئەگە بمانەوێ بێخینە ناو بە بڵێن فۆلدەرێکی با فۆلدەرەکەی دروستکەین پێشەنجێ یاخود هەر لە ناو فۆلدەری تێست با تێست بی بزانیت ڕوودا بزانە هەمویان چوونە ناو فۆلدەری تێست ئێستاگە سێری بکەین فۆلدەری تێست هەمووی تێدایە ئەدێگەر بنەوە فۆلدەرەکە بوونی نەبی مەسەلەن موڤی C لەگە ڕقم 3 دەکەم لە بۆ ناو فۆلدەرێکی هەڵڵە و بزان شتی وا دەبیتنیان دەڵێ چی target hello is not a directory من directory نیە لێە directory نیە کەواتە دەبی directory بی ئەدێگەر بێخینە ناو فایلە چی ستا بۆ منە فایلەکە بوونی هەبی پاشتا بوونی نەبوو مەسەلەن C باشە بزانین کۆندە کۆنتینتیا لە بنووسیە بی بزانین مۆزاتیە تاوە ئیسیەوەیان نا ئەوەش ڕقم 3ە ئەو ڕقم 3یەکەماکە ئەوە نووسیمان CCC ئەگە بڵێم موڤی C
لەگەڵ ڕقم سێ بکەینە ناو BB باشە فایلە ئینتەر بکەین دەڵێ is not delivery کەواتە ئەگەر زیاتر لە یەک فایلیان ئەوەی بوو دەبی دراکتەرێبی باشە دەبی فۆڵدەربی بەڵام ئەگەر بەتەنێبی زۆر احتیاجیە مەسەلەن ڕقم سەیەکەی بێخوا ناو BB زۆر احتیاجیە و کوواری نێم بکەین و کۆنتنتەکەی سیەکەی بڵێن ڕقم سەیەکەی تۆ ناوێرە فایلی BB تا هیچ مشکلەی نییە باش تەماد ئەو بۆ شێوازە ئەوانیش دەکات بەڵام یەک لە ئۆپشنەکانمان هەیە ئەویدیتی لە I فێرە فروتی دەکات سەبەر تاقی بکەینەوە ببین فایلمان هەیە فۆڵدەریشمان هیچ مشکلمانی مەسەڵەن دەڵێم mv -i ئەگە بڵێم بۆ نمونە C باشە لە بۆ ناوی فۆڵدەرەکەی مەسەلەن تێست سەگەر وا بکەم ئێستا هیچ مشکلی نییە دەبی چ بیتی ناوێرە تقریبا ئەو تەسیەکە هات و چێویتکانە هیچ مشکلی نییە شتی چوار لەو زیاد ناکە بەڵام ئەگەر بۆنە فایل بی ئەویش احتیاجی وانە تاو زەمە دەبەسە لەسەر کۆماندی MV چۆنەتی موڤیان بکەین و موڤی فۆڵدەر بکەین یان فایل بکەین ڕێگەی تەرمینەڵ کۆماند لاین زەمان کۆماندیشتر ئەویش بیتێ لە کۆپیکردن چۆن تەنیشتی کۆپی بکەین ئەو بیتێ لە کۆماندی CP کەوا لە بۆ کۆپیکردن بەکارەوە CP زەبوون بە فایلێک شتێک بە فایلێک تەمان بۆ فایلی وایە لە فایلێک بوونی نەبێت بنە U دەمەوێت کۆپی بکەم لە بۆ T بزان دەڵێت no file or directory ئەو هەبوونی نییە بەڵام ئەگە بینی دروستیان بکەین زەمان توێژ ناکە ڕادێکی بکەی دروستکەوانە کۆماند تا بە کۆماندیشەکان کە لەمەوە لێ ڕادی بە کۆماند کاتە تاچ بۆ نمونە دەمانە UT مانە بگوتمان U یاخود پێویست بەوەش ناکە دەچمە ناو ئێرە دەزانیش ناو ئێرە بکەم زەمان بچێت ناو ئێرە شەکان لێرە بکەین چکە ڕێدی کۆنتێتمان هەیە با بزانین مەسەرەن لە بۆ BB بۆ شتەکان لێک جاکەینەوە کۆپیەکە تێ بگەین زان مۆزاتە باشە بیاوانە بکەین ئەوە کۆنتنتی بیە لێرانەش باسی هەندشتی بدەینێ ئەوە سی هەیتیز مشکلی نییە دی باشە کۆمەندی دی بۆنە AA hello I am a file باش تمام ئەوانەمان هەیە باشە جوانە بیەکەشمان کردی هیچ مشکلی باشە تا بۆ نمونە گە بموێ بۆ نمونە بڵێم کۆپی بکە طبعا لە دوو ڕێگەی ئەمن مادام دەمەوێت ئیش دەسە چێ بکەم ئێستام لە ناو دیسکتۆپیمە ئەمن دەمەوێت ئیش دەسەر مەسەن ئەو فۆڵدەری تێستە بکەم دەتوانم ڕاستەخۆ CBCDەکەی بەکاربێنم وایانە بتوانە فۆڵدەری تێست ئێ باسەنی شەکانم بکەم یاخود دەتوانی چ بکەی هەلێرە بەڵام پاتەکەی زیاتر دیاری دەکەی کەواتە هەردوو ڕێگە دەکرێت جەماعەت بە هەردوو ڕێگەی تاقیکەینەوە ڕێگەی یەکەم ئەگە بڵێم CP ئەمن دەمەوێت فایلی A کۆپی بکەم لە بۆ مەسەلەن ناواشی نیە مەسەلەن CP بەڵام فایلی A لە چیە تا نەسم A نابێت چکە لە ناو دیسکتۆپی نیە بەڵام لە ناو فۆڵدەری تێستا ئەوجا ناوەکەی ئەیە دەتوێت بێخێ ناوچە مەسەلەن بە ناوی A2 وەنیە A2 ئینتەر بکە ئێستا دەڵێ چی بابزانین تست ئۆتا بزانە هینای ئێرە جەماعەت لەو هینای ئێرە لە بروی ئەمن کۆپیەکەم لە چێن دەرکرد کۆپیەکە ئەمن گوتم کۆپی ئەو فایلی بکە لە ناو فۆڵدەری تست لەسەر دیسکتۆپی ئۆتە لێرە بە ناوی ئەو ئەیە بەڵام نووسیم A2 بزانە ڕاستەخۆ A2 من کەرەن وەرکین دایرێکتەریم لەبەرەوەی دیسکتۆپ ڕاستەخۆ دێتە سەر دیسکتۆپی نەک لێرانە باشە بەڵام ئایا دەتانم بهین مێرانە ئێستا کەتەم شەکەم هەما کۆنتنتی هەیە ئۆت ئایم فایل ئۆتە هەمان کۆنتنتی بۆ کۆپیم کردیتەوە باشە بەڵام ئەگەم لە هەمان شوێنی داینێمەوە دەتوانم بڵێم CP مادەم ئیشەکەم بۆی کردیە کۆڕین وەرکین دایرێکتەرەکە فەرقیەتەن بڵێم تست A و لە پاشان لە بۆچی دووبارە تێسیاری کە هەدوو تێ بختنە فۆڵدەری دێستنیشنەکە کەواتە یەکە من ئارگومێن path دومیان destination بەشێوەسان دیاریکەی تاگە ئینتەر بکەین A2 ئێستا بزانە A2 لێرە دروست بۆش کە A2 دروست ببی ئەوتە A2 لە پێش چاومە نابینم باشە ئەوە هیچ مشکلەی نیەتەن بۆ شوازە ئەنجامی بدەین باشە دێگەر بمانەوە بۆ نمونە ئەگە بڵێم ئێستا کە ئەمن A2 ماوانەم هەیە B کۆنتنتەکەی چیە مەجموعە بیەکە ئەگە بڵێم CP یاخود بابێ ئێستا پێشنجێ بابێ بچینە ناو ئەو فۆڵدەری
بە سی دەکەین ئاسانترە وایانە لێ ئەوێندر بکەینە current working directory تست وایانە ئەو چمە ناوێن دەستە ناو تێزیش دەکەم باخیانیکەینەوە دوانترە دەڵێم cp a b هەرێک لەوانە کۆنتێنت جیاوازی خۆیانێ و فایل already existن باش ئێستا ئەگەر ئینتەر بکەم با ئارگومنتی دوم exist نەبی مشکلێن یعنی بوونی هەبی نەبی مشکلێنە ئێستا ئینتەر بکەم باشە بزانیت ڕوودا ئێستا بچینە ناو بی کۆنتێنتی بی دەڵێتی بووە ئەی ئەدی ئایا بیمە بەڵێ چکۆ موڤ نییە ئەوە کۆپیکردنە بەڵام کۆنتێنتی بی گۆڕا بوو ئەوە کەواتە دەتوانی بە شێوازش بەکاری بێنی کۆنتێنتی فایلی بیمان گۆڕی کردمانە کۆنتێنتی ئەی کۆپیمان کردو بەڵام ئۆڤڕایدی خۆیمان کرد کاتە ئۆڤڕایدی خۆی دەبی ئەوەی خۆشی نامینێ کۆنتێنتی بیەکەی و ئەگەر بمانەوێ فۆلدەر بۆ نمنا فۆلدەر کۆپی بکەین توانین چ بکەین بۆ نەگەرن CP ئەمن بێمەوە سەر دیسکتۆپی وایاننا کەواتە بنووسم CD ئەو هاتۆ هۆمی CD دیسکتۆپ توانین بە شازە بێمەوە دیسکتۆپی ئێستا ئەگەر کلیری بکەین بامە لابدەین شتان بوانە نیە ئەمە یەک دوو فۆلدەرمانێ فۆلدەری تست و فۆلدەری فلاورمان هەیە باشە ئەگەر بڵێم بۆ نمونە CP تست وایانە تست فۆلدەرە ئەگەر ئەها بنووسم بۆ نمونە ناوی دەرن تست دو دەڵێ چی دەڵێ کاکە ئەمتن دیرەکتەری -R دەڵێت پێویست بخۆش پێ دەڵێ -R دیاری نەکردیە پێویستە بەکاری بینی ئەگەر لە بۆ دیرێکتەری بیکەواتە ئەوی تێبگەنی کاکات و دەبێت کۆپی فۆلدەری بکەیت ئێستا ئەگەر ئەوها بکەین بزانە ئەوتە فۆلدەرێک دروست بوو بێ مشکلە بە ناوی تست دوو هەموو شتەکانی تستی تێدایە بزەبت بە کۆنتێنتەکان بە فیلەکان بە فۆلدەرەکە هیچ مشکل ئەوکو کۆپیەکە لێ بزەبت باشە ئەو بۆ شێوازە تەنی هەو بەکاری بینی بەڵام ئەگەر بۆ نمونە من بڵێم بۆ نمونە فۆلدەرێکی جیاوازمەبی باشە لێرە ئەگەر MKDIR مەسەلەن فۆلدەرێک دەکەم بە ناوی R ئەگەر R بینم وتە R هاتێرە ئەگەر ئەو R بۆ فایلی خۆی هەیە کەواتە دەتوانم بڵێم پێویست بەوە نییە تاچ دەتوانم بڵێم تاچ لەنا فۆلدەری R فایلێک دروستکە بە ناوی A وەروە فایلێک دروست بکە بە ناوی یاخود B دروستکە بە ناوی C دروستکە لە بۆی تاکە بچین نایە دوسێ فایل لە ناوەوی ئەو تا سێ فایل لە ناوای مشکلە نییە ئێستام دەمەوێت چ بکەم بۆ ئەگە بڵێم کۆپی تستی بکەم کۆپی تست بەڵکان دەبی -R بنووسین ئۆپشنەکە لێبیر نەکەی مادام فۆلدەری کۆپی دەکەی دەبی ئۆپشنی -R بنووسی لە پاش فۆلدەرێ بکەیت بۆ منە R باشە باشەوە شێوازەکە ها بنووسین ئینتەرکەم بزانین چ ڕوودا ئێستا R دەبی ئۆڤەرڕاید و بی هەموو شتەکانی بە بڵین تستی هاتبیتنە ئەگە بچینە ناو تستی بزانە ئۆتە A B C D A2 ئۆتە ئەو شتانەی هاتە ناوێ بەڵام چی ڕوویدا جەماعەت چی ڕوویدا لێرانە ئۆڤەرڕاید نەبوو با بڵین ئاڕەکە هەموو شتەکانیای ببتە ئەوە چی لێ هاتیە هەر ئەمن گوتم دەمەوێت فۆلدەری تست ئۆتە جەماعەت فۆلدەری با بڵین تست ئەو فۆلدەری تست بوو فۆلدەری تست گوتم بێخە ناوچی ناو ئاڕی فۆلدەری ئاڕۆیش فۆلدەرە مانێساڕەکە دی بنووسی چی ڕوویدا هات لە بۆ من فۆلدەری تستی خستە ناو ئاڕەکەی بەڵام چی کرد خێستێ ناوێت نەک شتە ئەویتکان لا بە و کۆنتێنتەکانی هەموو ناوی ئەوی کەنا لێرە زیاد بووە تێستانی هاتی ئێرە بزانە لە بەرگرتنەوەکە هاتێرە بۆ شێوازاکە دەربە ئەو لە بە فۆلدەری توانی بە شێوەیە کۆپیکردن بەکاربێنین بەڵام ئێستا کە بووم نەگەر بتوانانی ئەگەدار بەتوان هەم شتی شێ بکەیت ئێستامە حادەتەن هە لە شوێنی خۆمانەوەمان کرد توانین کۆپیکردن یان موڤکردن یان ڕموڤکردن لە پاسێک لە پاسشکە پاسش جیاواز بکەین وەکو تازە دیاریمان کرد یاخود ئەگەر نمونەیەکی باشتر بهێنینەوە باشڕاستە بۆ ناواتە کۆپیکردن یان هەرێک لەوان دیکە بکەین بەڵام ئەوکانە با بڵین دیستنیشنەکانیان جیاواز بێت ئەفۆن با بڵین شوێنەکانیان جیاواز دیرەکتەرەکانیان جیاواز بێت پاتەکانیان بۆ نمونەستان دێمەوە سەرچێ دێمەوە سەر هۆمی با ئۆخیانکەمەوە با بێن هۆمیشتان پێپشاندەم ببینین مەسەرەن لە هۆم دێین فۆلدەرێک دروست دەکەین بە ناوی باش دەمان مثلەن فۆلدەرێک دروست دەکەین مەسەرەن بە ناوی MKDIR
دەنووسم ئەوە لە بۆ تێستمان نیێنێت ئەوە باشە ئەوە تێستمان هەیە ئەو تێستە مەسەن هەندە فۆڵدەری تکێتیدا چەندی شتێکیدا باشە مشکلەمان نییە دەمەوێت ئەم بەس کۆپیەکە تاقی دەکەمەوە توانش وەکو خۆیتی CP دەمەوێت کۆپی ئەو تێستی بکەم فۆڵدەری تێست بەڵام لە بیرمان کرد دەبیت ئافۆن مانەسار لەگە نووسی لە کۆپیکردن تێست کە تێستم نووسی ئەوە لە هۆمیە وایانە مشاتی کۆڕی وەرکن دەکەم تا لە هۆمیە مانەسار تێست دەمەوێت بێخمە چێن دەر تێستنیشنەکە بهینمە شوێنێکی جیاواز واتە وەرکین دایرەکتەکەی جیاواز نەک لە هەمان شوێنی فۆڵدەرەکە لێمەبی دەمەوێت بیمەسە دیسکتۆپی کەواتە دەڵێم دیسکتۆپ ئەوجا مەسەرەن لەنیسە دیسکتۆپی تاو وایانە ئەو بۆ شێوازت ئەگەر پێویستی بکەین بزانین چی ڕۆ دەدا بزانە دەبی بە ناوی تێستی بوونیە بەزم ئۆڕێدی تێستمان هەبوو مشکلەیە مەسەرەن نام نەدایێتەوە کە بەس ئۆڕێدی تێستمان هەیە بەس ناوەشکە یاخود توانم ئەوی بکەم RM ڕمووی بکەم ڕمووی چی بکەم ڕمووی لەسەر دیسکتۆپی فۆڵدەرێکە بە ناوی تێست دەمێ ڕمووی بکەم بتوان دەبی چی بکەین -R لەگە بنووسێ -RF باشە فۆرسی بکەم ئەو تێستی هەم ڕۆژکەمەوە تێستەکەم ڕۆژ کردو ئێستا کە بێت با بڵین خیانی بکەین و زەمان بەبین خیانی بکەین ئێستا کە گەر بنووسین ئێستا گەر کۆپیەکەی بکەین کۆپی تێستەکە لە بۆ دیسکتۆپی ئێستا گەر بکەین بزانین ئەوتە ڕوویدا بزانە تێستا هاتەوە هیچ تێدا نیە ئەوتە بەڵام هەشت شتێدا چکە لێرەی شتدا نەبوو هەشت شتدا بەلێ کەواتە بۆ شێوەی ئەومان کرد ئەو لەبەرەوەی یەکەم جار لە بچ ئیشەکەی نەکرد لەبەرەوەی هەمان نایان هەبوو لێی تێکچە بوو باشە ئێستا زانیمان چۆن لە پاسێک لە پاسەشکە وشش بکەین تەما لە موو و لە بەویتکانش بۆ شێوازەیە جوان دیاری دەکەی شتەکان یانتان لە دیسکتۆپی ببێ هۆمی بە شێوازانە هەرچی فکرە هەیە ویانە بەڵام لە دیسکتۆپی لە بۆ هۆمی بە ئەوی شش بکەین ئەو کەمە فکرێتی دا ڕاستی با بێنە سەر دیسکتۆپی CD دەسکتاپ باشە ئەو هاتنە سەر دیسکتۆپی دەمێت لە دیسکتۆپی مەسەلەن بە ئەوش بکەمەوە هۆمیش بکەمەوە باش زەمان بە هۆمە کەشمان لە دیار بێت ئەو بەنابێتەوە باشە ئەو هەمەکەمان کردەوە دەمەوێت بۆ نمونە لێرانە یەک لەوانە بێخمە ناوێرە کۆپی بکەم بۆ نمونە ئارم هەیە وایە نەوارە بێخە کەوات دەڵێم CP -R ئەوە لە دیسکتۆپی مشکلەمان نییە یاواتە ئارگومنت یەکەم ناوی چی ئارە ئار بێخی مادەم ئار لێرە هیچ مشکلێ نییە یاخود تێست تەمان هیچ فەرقی نییە یاخود فلاوەر کاکە فلاوەر ئەوە باشتر ناوەکەی جوانترە دەمەوێت بێخمە چێندە مووی چێندەری بکەم زەمان ئەو بۆ بچ بووە دەمەوێت مووی دەبوو ناوێرە بکەم یاخود با بڵێن کۆپی بکەم باشەتانی موویش بکەیت مشکلە نییە بەڵام گوتمان لە بۆ موف با مووی بکەم جارە مشکلە نییە پێویستی بۆی نێوانە ئەمە تاقیکەینەوە فلاوەر کەوا لەسەر دیسکتۆپیا دەمەوێت بێخمە چێندەر مووی چێندەری بکەم بیگوازمەوە بۆ هۆمی کەواتە چۆن ئەو شتە بکەم دەبی هۆم دیاری بکەم بەڵام هۆم لە پێشووترە لەوێت توانین ئەوزان بۆ شێوازە شێوازە وشێ بکەین سەگەر ئینتەر بکەین بزانین بزانە فلاوەر دەبی ئەوتە بزانە فلاوەر لێرە نەما کا فلاوەر نەما دەبی هاتبیتە چێندەر هۆم بە شێوازەتانی ئەوی شێ بکەین سەریکن زەمانت ئۆتە هۆم ئۆتە فلاوەرەکەی هاتە ناوێرە تاوان ڕنێمیشی کرد زەمات بزانە ڕنێمیشی کرد بەو شێوازە موویش کرد و ڕنێمیشی کرد ونەگە تێز دووەکەی بینی دەبەت تەوان ناوەکەی گۆڕە لە بەرەوەی من دوو دۆتم داگرانی بگەڕێەوە پاشتر بەڵام هۆم ناویشمدا کردنی کردمە هۆم بڵێتەگەر نوێشتەی نوێش تاقیکەینەوە یان لە بە کۆپیەکەی سفەقینێ مەسەلەن تێستی دوو دەمەوێت تێستی دوو بینەمە ناو ئێرە دۆت بزانەکە دۆتە بنووسین ڕۆددا گە تێستی دوو بینین بزانین ئەزانە تێستی دوو هات ئەمزانە جەماعەت کەواتە بۆ شێوازە تۆ دەتوانین فۆڵدەر موو بکەین ڕموو بکەین یاخود کۆپی بکەین تایبەتی کۆپی موڤەکە لە پاسێک لە بە پاسێکی تری فەرقی هەبی چ لە هۆمی لە بە دیسکتۆپیان دیسک لە بۆ هەمزانە بەڵام لە بە هۆمی لە وەختی گەڕانەوەی چکە تو کە دەتێ بگەڕێەوە لە بەرەوەی لە ناو هۆمی ئەتوو دیسکتۆپ هەیە لە ناو هۆمی ئێرە و هۆمی ئێرە دەرم ئەو جە دیسکتۆپ هەیە لێە بزانە دیسکتۆپ لە ناویە
لێ کە دەتەوێت لە دشتۆ بگەڕێەوە دوو دادەگەڕێ ینی جارێک بگەڕێەوە ینی فۆڵدەری پێش نەخۆم کێنەر دەکە ئەو هەمە دەکە کاڕ درێکترێکەیە بە شێوازە توانین ئەو شێوازش بکەین ئەوەیەک لە فکرەکان بوو بابین ئێستا بچینە سەر کۆماندێشتر باش چەمان توانین بێگومان بینەوە سەر هەمەکەیش بکەین بەڵام هەلێ بێ ببین کۆماندێشتر باس بکەین فڕقی نییە هاشێنێک توێ ئیش بکەین من لێرانە حەز دەکەمیش بکەم بابین کۆماندێشتر ئەوش بریتێ لە کۆماندی کات باشە پشیلە ئەو کۆماندە لە بچی بەکاردێ لە بۆی بەکاردێ بۆ نەبتێ کۆنتنتی فایلێک بسانی کە فایلات چی تێدایە چی تێدانە ئەتوانین کۆماندی کات سوودە کۆماندی کات وەگری بۆ منە فایلی بیبی دونوسم من لە دیسکتۆپ مایانە کازان بیبی بنووسم وە پاشان ئینتەر بکەم پێندڵێ ئەوتە ئەو کۆنتنتەکەیتی کالیرانە خۆم ئەو کۆنتنتم دایتێ باش چۆن نووسیوە بزەبت بە شێوازە پێشاندەوە جەماعەتان سەریکەن چۆن نووسیوە بزەبت بە شێوازە پێشاندەین هیچ کێشەیەکی نییە ئەوش کۆماندی کات توانی بە شێوازە بەکارین کاتە لەو بەکاردێ کاتێک کە تو کۆنت فایلێک تەیە ئەتەوێ کۆنتنتەکەی ببینیم لەڕێکی کۆماندی کات دەتوانی بەڵام توانی دەتوانی چ بکەیت توانی کۆنتنتی زیاتر لە یەک فایلی بۆ منە ئەو بکەیت سپێشن جێ بۆ منە بابین تاچ بۆ منە دەڵێم F1 F2 با دوو فایلە دروست بکەین باشە ببین ئەو دوو فایلە دروست بکەین با لە ئەو دوو فایلەدا هەندێک کۆنتنتیان تێ بکەین بۆ منە hello world فایلی چەندەوە دوو F2 کا بڵێن فایل دوو file 2 is here بۆ منە ئەوە کۆنتنتی فایلی F2ەکەی با کۆنتنتی F1ش هەندێک کۆنتنتی بدێنێ بۆ منە hello hey guys file 1 بۆ کۆنتنتی فایل 1 باشە بۆ شێوازە بۆ منە هەندێک نمبەر 1 2 3 4 5 جێک جا بکەینەوە بۆ منە شێوازە باش ئەمەش بە بڵێن ئەو دوو فایلەمان هەیە باشە ئەتوانین کۆنتنتی زیاتر لێک فایل بین پیشان بدەین لە ڕێگەی کۆماندی کات بەبێنەوە لا بدەین بۆنەکە بنووسین کات F2 باش جەماعەت F1 با بڵێن ئەو کۆم بێگومان کۆنتنتی ئەوە فایلی یەکم پێشاندا ئەگەر بڵێم کات F2 کۆنتنتی فایلی دووەم بەڵام ئەگەر بڵێن کات F1 لە پاشان زیاتر لێک فایل دیاری دەکەی بۆن F2ش ئەو کۆنتنتی هەردووچان بەڵام یەکەم جار کامەی پیشاندا یەکەم جار F1 هەمزانە ئەوتە فایلێک دوتری فایلی دووەم کەواتە یەکەمێک کامەی بنووسی پیشاندا دواتر ئەوی دووەم پیشاندا کاتەوە شازە کۆنتنتی هەردوو فایل لەتوانین پیشان بدەین یان زیاتر لە دووش مالتیپل فایل پیشان بدەین ببین لێرەندا دوو بڵێن ئارگومنتمانیان دوو هێمامان هەیە ئاپشن نییە بخۆی ئەمانە وەکو یارمەتی دەرن یان ریدرەکشن و ئەپێندیان پێدەگوترێ باش لە بۆ چ بەکاردێن بۆ منە ئێمە چمان هەیە ئێمە دەمانەوێت کۆنتنتی بۆ منە فایلێک یاخود زیاتر لێک فایل بخینە ناو فایلش کەستا بۆ منە گەر سێری بکەین جەماعەت لێرە ئەگە بچینە ناو ئەیدو بەزانین چی تێدایە تاوانە کۆنتنتی خۆی تێدایە ئەگەدار بن کۆنتنتی خۆی تێدا ئەیدو گەر بمەوێ بەبێنەوە لا بدەین خانکەینەوە جوانترە گەر بمەوێ لێرانەدا من کۆنتنتی فایلی F2 لەگەر F1 یان هەرێک لەوانە بەتەنێ بێخوا ناو ئەیدو زانیت ڕۆ دەستا بۆ منەگە بڵێم کات لەڕێی کات ئەویشە دەکرێت کات باشە کات F1 دواتر دەست بڵێن نیشانەی گەورەتر ئەو جا A2 دەوانە ئەو نیشانەی پێدەگوت بە بڵێن ریدرەکشن ئاپەڕیتەرە ریدرەکشن ئاپەڕیتەر ئیشەکەی چیانی ئەوکو وایە بڵێواتە کۆنتنتی ئەو کۆنتنتی لە F1 هەیە بیخە ناو A2 ئا ئۆڤەڕایت دەبی ئەدی کۆنتنتی A2 دەمینێ و چی خۆی وەکو پێشترکەوە هەبوو دەمنیانە بەڵێن دەمنیانە ئینتەرکەین ئێستا لێرە ناگە تەماشاکەینێ بزانە کۆنتنتی وێنەوە بزانە کۆنتنتی A2 نەما ڕاستەوخۆ ئۆڤەڕایدیشی کردو هەرچی کۆنتنتی F1 هەچۆ ناو A2 ئۆڤەڕایدی کرد بەڵام A2شی نێش ئەو کۆنتنتێکەوە خۆی تێدا بوو بای دیفۆڵت ئەڵێن کە دەمانەوە بزانە ئەوە شێوازە کۆماندی بەکارێت دەتوانم چ بکەم دەتوانم کۆنتنتی هەردووچیان تێکەڵکە بۆ F1 و F2 یەکەم F2 بنووسێت F2 فەرقی نییە
بنووسی F2 فرقیتیا F2 یەکەم جار وەلەگەر F1 جا هەواتە multiple file دێخەنا فایلیش دیاریکراوە بۆ ئەو شتانە ئیشی وات پێویستە ئینتەر دەکەی لێرانەدا ئەگەر بچی ناو A2 چیرۆ دەدا کۆنتێنتی هەردووشتان دەیە بەڵام کەمجە کامەتی دای کەمجە فایلی دووەم اینجا کۆنتێنتی فایلی یەکەمی تێدا چکە بۆ شێوازە نووسیمان ئەدێک بچی ناو هەرێک لەوانە ئایا کۆنتێنتی وانە مایە بەڵێ مایە بەڵام کۆنتێنتی وانە هەردووک بەیەکەوە دەمج بوو کنکاتنیشن ڕوودا وەروە هەردووچەند چۆن ناو A2 باشە بەڵام چێ کرد ئۆڤڕایدی A2یان کرد بەڵام گەر بمەوێ کۆنتێنتی هەر یەک لەوانە بستە ناوێندەر و وەروەها ئۆڤەڕاید نەکە ئەو شتە چی پێ دەگوترێت بە قسە بەڵێن وزارابەیە زمانی ئینگلیزی پێ دەگوترێت ئەپێند کات ئەپێند کردن دەمەوێت ئەپێندی بکەم واتە ئەو کۆنتێنتێکە ئەو ئۆڕێدی خۆی هەیتی دەستکاری نەکەم ئیوانە زیاد بێت بۆ نمونە بە ئەوانە لابدەم دەڵێم چی A2 content کۆنتێنتی A2 hello there باشە باشە بە شێوازە ئەو کۆنتێنتی فایلی A2 باشە بە شێوازی وەکو دەبینن ئەمن دەمەوێت چ بکەم ئەپێندی بکەم کۆنتێنتی A1 و فایلی مەسەلەن F1 و F2 ئەپێندی بکەم زیادی بکەم واتە ئۆڤەڕایدی نەکەم وەختی دەبڵ نیشانەی گەورەتر دەنووسی ئەپێندر لە بۆ دەکە ناوی فایلەکەی مەسەلەن A2 کاتە لێراندا گەر ئینتەر بکەم بزانین ڕوودا ئینتەرم کرد دەڵێت چێ the file changed on disk ڕیلۆدی کە بزانە دەرێ گۆڕایە لەبەرەوەی کردبمەوە لێە لەو حاڵەتێ بزانە پێویستی بە ڕیلۆدی هەیە بەڵام کە نەکردووە مشکلەی نەبوو جەماعەت لەبەری کردمەوە لێە پێویستی بە ڕیلۆدە ڕۆداگرم ئێستا بزانە کۆنتێنتی خۆی هەیە یەکەم و دووەمیشی بەڵێن F1 و F2شی چۆ سەرێ لە بۆشی زیاد بە پێند بوو نەک ئۆڤەڕایت کە کەواتە بە یەک نیشانەی گەورەتر ئۆڤەڕایت دەبی بەڵام وەتەی خۆی نامینێ ئەوەی دووەمیان کاوا دیار دەکە دووەم ئارگمنت لێرەنا ئەو فایلی کاوت دووبستە ناوێ بەڵام بە دوو نیشانەی گەورەترەوە ئەپێن دەبێت لەسەری زیاد دەبێت تا ئۆڤەڕایت نابێت ئی خۆشی هەردەمنێت ئەو بڵێن ئەو ژوریتە لە کۆماندی کات وەروها ئەگەر بانێ لاینەکانیشان پێشاندا باشە وەکو جوانکاری بۆ منە فایلی F1 ونیا ئەو کۆنتێنت دەکەیت ئەگەمێ ئەو بەڵایم شتە مەشان لاینی یەکە دووە سێ لاینەکانیش پیاندا تەنم ئەو شنێکەیە کات -n ولا پاشە نای فایلەکە F1 زانە ئێستا هەرێک لەوانەش پیاندا تا ئەمەش بیت و لە کۆماندی کات ئێستا بزانین کۆماندیشتر بخوێنین کۆماندیشتر کەوا بیتی لە ئەکۆ لە بۆ بەکاردێک تێ شتێک تەبا بکەی یاخۆ شتێک بنووسی شتێک تووشاندەوە تو گفتوگۆ بکە لەگە تەرمینەڵ بەمنە هەڵۆ دەڵێ چی هەڵۆ نووسیم هەڵۆ کەواتە هەڵۆ سێ ئەمە بێتی لە کۆماندی ئەکۆ بۆنە فایلێکمان هەیە بە ناوی F1 دەتوانم ئەو F1ە باشە ئەو لێشتێکا لێر دەنووسم بینوسم کەواتە بەس زیادی بکەم یاخود هەر A2کەی خۆمان بەڵام F1ەکە بزانم باشتر شتی کەمتر تێدایە بۆ ئەگەر F1ەکە بکەینەوە باشە دەڵێم وەرمە ئەکۆ بەلای بدەین باشە ئەکۆ بۆ نمونە ئەکۆ 1 2 3 ئەکۆ ئێستا وەروەها دەمێ بیخواناوە چ گوتمان ئەمێ ئۆڤەڕایدی بکەم دەمەوێت بکەم دەچوانم ئۆڤەڕایدی بکەم مەسەلەن دەمەوێت ئەوی بکەم بیخواناوێ بە شازە کۆنتێنت بەناوی F1 دادەگرم ئێستا گەر بتون ناو F1 ئۆڤەرڵین ئەوش لە زیاد بێک دووسی ئەکۆ بزانە کەمێ ئۆڤەڕایت بێت ئەوە یەک ئەوە دەنووسم بۆ شازە ئێستاکە گەڕی لۆدی بکەینەوە بزانە بەس ئەومە باشە شازە کۆماندی WC لە بۆچی بەکاردەیە ئێستا بە بۆ نمونە ئەمە دەستکاری بکەین کەمێک جوانتری بکەین مەسەن 1 2 3 ئەکۆ باشە بە شازە بنووسین گرمە فایلەکە بە شتی کەم تێدا بۆی جوان لێتە بگەین زای مۆزۆ هایرێکتەرەکانی کەم بێت کۆماندێکی ترمان هەیە ئەویش بە ناوی WC کۆماندی WC باشە ئەو لە بۆ چ بەکاردەوەی بەکاردێکە معلوماتمان بداتێ دەربارەی فایلێکی یاخود بەڵێن ئینپوتەک ئەبووی بەکاردێت بۆ منە ئەگە بەتێن WC بنووسم یاخود گەرەتەیە معلومات بزانە هاتێرە تەقەجەمات ئەوە لا بدەین مشکلە نییە ئەوە منە دەویست close terminal open the terminal بینێت سەر دیسکتۆپ ئەوەی گەورەتر بکەینەوە باش OWC
کەواتە WC پاشان ناوی فایلەکە بۆ نمونە ئەم فایلی چێم فایلی F وەکو دەبینن ئەمە فایلی F-ەکە بە گەورتدان گەورتە پیشاندین پێشمانی مشکلنی ئۆف بە شازە WC ناوی فایلەکە چێم سن F1 لەسەر دیسکتۆپیکەوەیتم کەرەمە بەکاربێنم چڕۆ دەدا بزانین دەڵێ ئەتوو طبعا بزگەلەوەش ئاگادار بە کاتێک کە فایل جوز دەکەیتان ئەکستێشنەکە دیاریکەی بۆ نمونە کاتێککە دەنووسم touch F1 F2 یان Python بۆنە Python دەزانی نووسی py فایلی Python یان text b مثلا py.txt باشە یان PHP تان ئەکستێشنەکەی دیاریکە یان HTML کاتێکدار بە ئەوشتانی بکەیت باشە بەبین WC-ەکە ئێستا نووسیم WC F1 گەسەری کە مەجموعە ڕقەمەشی دایمێ هەو ڕقەمە زۆر نامەوە وایانە ڕقەمانە چیە طبعا ئەوانە گوتمان معلوماتن دەربارەی فایلەکەی طبعا یەکەم معلومات نووسیتە دوو no F1 باشە ئەو معلوماتانەی داینێ طبعا ئەو معلوماتانە گە بەتەسول بە بڵێن لەیەکەوە یەکەمین معلومات کەوا دەداتێ بریتە لە ژمارەی لاینەکان ئایا ئەو فایلە لە چەند لاینی پێکاتێک سەری بکەین دوو لاینە بۆیە نووسرایە دوو واتە فایلەکە دوو لاینە دومین معلومات کەوا لێرە دەمانداتێ ئەوش بریتە لە بە بڵێن ژمارەی وۆردەکان ئەوتە چەند وشە هەیە لە ناو ئەو فایلی یەک وشەیە وایە نەچکە ئەفان دوو وشەیە منی ئەو وشەی یەکەم بێکۆلیکە ئەوش وشەی دوم لە لاینێکی نوێ واروها سێمین معلومات بریتە لە ژمارەی بایتەکان ژمارەی بایتەکانمە پێ دەڵێ ئەو فایلە کۆنتێنتەکانی کەواتی دەیە بایچەندی سایزەکەی نۆ بایتە نۆ بایتی تێدا واروها معلوماتی چوارم بریتە لە نای فایلەکە لە بۆ دەگەڕێنەوە نای فایلەکە چی F1 لە F1 پێدام بە نوعی ببین ئەوکانمان چیە ئەو شنەکانمان چێ مەتۆ ئەو شنێکمێ بۆ ناستاگە من WC بەعام بنووسی منە چی پێداین هەموو معلومات هەرچە معلوماتی پێدان بەڵام بمێ دیاریکەم تەنها یەکێک لەو چار معلوماتان پێ بدا توان ئۆشنەکانی بەکاربێن بۆ WC -L لە پاشە نای فایلەکەی بۆ منە F1 ئەوەیان چ دەکا ئەوەیان تەنها ژمارەی ئەو یەکەمە پێدەواتە چی تەنها لاینەکان -L واتە لاین کەواتە تەنها ژمارە لاینەکان لە فایلی F1 کەواتە دوو لاینمان هەیە ئەگەم منێت تەنها وەردەکان ناخی لە خۆی کاتە ئۆشنەکە دەبێت L W تاو کاونتی وەردەکان دەکات چەند وەردەی لە فایلی کەوا دووە ئەگە بمێت تەنها ژمارەی بایتەکانە پێپشاندا ئەوە دەتوانم چی بەکاربێنم دەتوانم ئۆپشنی C بەکاربێنم ئۆپشنی C WC -C F1 منە ژمارە بایتەکان ئەوە دەڵێ نەو بایتە بۆ شێوازە کاتێک لە ئۆپشنانەمان هەیە -L لە بەرەوەی ژمارە لاینەکان -C تەنها ژمارەی وەردەکان -C تەنها ژمارەی بایتەکان لەو فایلێکەوە هەیە و ئەگە بە ئامژ بنووسین وتمان چیمە پێشاندا ئەوە هەر یەک لەو معلوماتانەمە پێشان دەدا کەوا لە فایلی هەیە هەرسێ معلومات دەربارەی ئەو فایلی پێمان پیشان دەدا کۆماندێشتر ئەویش بریتە لە کۆماندی grep زەمان ئەویش کۆماندێکی زۆر بەسوودا طبعا grep لە بۆ چ دەکرێتەوە grep stands for global regular expression print grep واتە global regular expression print باشە طبعا لە بۆ چ بەکاردێت لە بۆ بڵێن وەکو سێرچکردن بەکاردێت سێرچکردن لە فایلێک باشە منە دوو شەشی دیاریکرااو دەگەڕێت لە دوشتش دەگەڕێت لە فایلێتی ببینیەوە ئەتوانین لە ڕێگەی کۆماندی چەند جار دەرکەوتووە لەنا ئەو فایلی چەند جار دەرکەوتووە پێت دەڵێ ئەو جارە دەرکەوتوە پێشاندا بۆ شازستا بۆ نمونە بەڵێن فایلێکە کۆنتنتی هەبێت لە دێسکتۆپمان کامیان کۆنتنتی باش تێدایە ئەوانە بەنیێرە بەزم ئەی دووەکە باش تێدایە گەسەری ئەی دووەکە بکەین بەڵێتی دەیە ئەندی کۆنتنتی باش تێدایە باش لێرە ناگە دەمەنێت سێرچ بکەین بۆنە لە دوو وشەیتی وشەی هەی ئا بزانم یاخو شوێک زیاتر لە یەکجار دووبارە بێتەوە بۆ منە files here زیاد بکەین چێ هەڵە هەی لێرە زیاد دەکەین هەی بۆ لێرەش هەی باشە ئێستا هەی دەنووسم گراب دەمە لە دوو شەی هەی دەگەڕێم کەواتە دەنووسم هەی ئەو شتێک کا دەمە دوو بگەڕم وشەکە یان شەشتەکە لە پاشە نای فایلەکەی چیە لێرانە A2 کەواتە ناوی A2 و ئەکستنشنی نییە لێ دەنووسم ئەنتەر بکەم دەڵێ چی دەڵێ هەی گایس لێرە هەی گایس بزانە هەی گایس لێرە لە لاینی حەف hello world هەی باشە لە hello world هەیش هەیە وەرەوە لە هەی برۆش هەیە بزانە وە لە بۆ دیاریکردن بەڕێنی گەشتە سووری کردووە یعنی
ئەو لە شوێنان هەیە ئەگە بزانم ئەگەر بمانەوێت لاینەکەی پیشان بدا بزانم ماینەس ئێنەکە بیرم بێ ئۆپشنەکە ماینەس ئێنە لاینەکەش بزانە لە لاینی چەندە بزانە تا بزە لاینی حەفت لاینی 11 لاینی حەفت لاینی 11 و لاینی 13ش پێ دەڵێکەوە دووبارە بیتەوە کەواتە بۆ شێوازە بە شێوازە زۆر خێرە توانی سێر بکەیت لە فایلێک لە ڕێگەی بەکارهێنانی کۆماندی grep بەڵێن ئۆپشنێشتر باس بکەین ئۆپشنەکان لە grep تۆنیم نووسین grep -v باشە grep -v لە پاشان ئەو شێکاوا دەمانەیە هەیە لەنا ئەو فایلێ باش ئەوە چ دەکا ئەو -vەوە لێ دەکا ئەو فایلە کۆنتنتەکەی هەمووت لە بۆ پیشان دەدە بۆ تەبع دەکاتەوە پرندەکە جگە لەو شێکاوالی دەگەڕێت جگە لە هەی کاتە بێت جگە لە هەی ئانی جگە لەو لاینانەی کەەوە هەی تێدایە سەگەر ئەو بکەین ڕانی بکەین جگە لەو لاینانەی کاتە لاینی بشای هەی گایزی تەبع نەکردێکە هەی گایسیدایە هەی گایسیدانی وە نەکسە هاتە ئام کانتنت حەفتەکسە هاتە هەشت ولا یاڵنی 11 هەڵە وەرد هەی ئەویش تەبع نەکردیە و لێرەش هەی برۆ یاخریش تەبع نەکردی کەواتە تەواوی کۆنتنتەکەی فایلەکە لە بۆ تەبع دەکات جگە لەو لاینانەی کەوا ئەو شەی تێدایە تێدا دەدۆزرێتەوە ئەوە -v شل دەکەم وەروە ئەوشتر بریتە لە -iv باشە جەماعەت بزانین ئەوە ئیش چمانە بۆ دەکەم گەینتری بکەین بزانین ئەویان بزانم بەڵێن ئەوەش هەوچی هەمان ئیشت لە بۆ دەکا یعنی هەمان ئیش لە بۆ دەکە وچی کوتمان -v بەڵام چیە in case sensitive واتە ئێستا بۆ نمونە با بین نمونەی باش بێنینەوە تەمشای من ئەمە لە دوی هەی دەگەڕن وایان نەگەڕنە هەیمان هەیە لەسەرێ مەسەلەن لێراندا بەوان ئەو لا دێوەنە هەشتم بە ئەوە نییە بۆ لە لاینی دوم هەی دادەنێم بەڵام بە کەپیتەڵ دەست پێ دەکا و لێرانە ئەو دەیڕەش دادە مەسەلەن بە ئەوە دەست پێ بکە بە تاوای هەمووی کەپیتەڵی بزانین ئێستا ئەگەر جیاوازنی ئەو دوانت چێ ئێستا ئەگەر بێت و ڤیەکەی بەکاربینم تەمەشاکە جەماعەت بزەبێت دەبی و خۆبی ئێستا من نووسیتیم هەی کەواتە ئەگەی هەی بە سمۆڵی دیتەوە لێرە بە سمۆڵ دیتەوە لێ لاینی سێزەی پیشان نەدایە و لێرەنە پیشان نەدایە وایانە بزانە بزەبێت بەڵام لەو شوێنەویتکان مەسەن لێرە بە ئەچی کەپیتەڵ دەست پێکردی فەرقی هەیە لەگەوەی کاتە بزەبێت هەمان ئەوە نییە کە سێنسیتیڤە باشە بەڵام لێرە هەڵە و بزەبەدا فەرقی هەیە یان لێرە هەیەشکەم نووسە یان تانەوە بکەمە ئەوە باشە ئەویش پیشانداتەوە بەڵام ئەگەر بێت و IV بنووسم ئاەکە واتە این کەین سێنسیتیڤ واتە علاقەت پێدانی کەین سێنسیتیڤ یانانی میم هەی هەبی ئەو جا هەیەکە کەمی کەپیتەڵ بی ئەچەکە یەکە کەپیتەڵ بی سمۆڵ بی میهمیان هەمووی کەپیتەڵ بی هەمووی لەوەرکەیز بی مهم پیتەکان ماچ بن ئەو پیتەکان بە کەپیتەڵ سمۆڵ بنووسن مشکلەمان نییە ئێستا بزانە یعنی لاینی دوو سێ ناینتەوە چکە هەردوو هەیە لێ لاینی حەفت ناینتەوە لاینی 11 ناینتەوە لاینی 13 ناینتەوە بزانە لێ ئەو فەرقی جیاوازی نیوان ئەوانەیە وەڕای چکەمان هەیە بابێنەوە لا بدەین شتێک دەبیرم کە دەبا زووتر باسم کرد با grep ئەویش ئۆپشنی -i واتە in-case sensitive وتمە ئێستا گۆڕن لەگە برین وەردی با زۆر ئاسانی کەین جەماعەتەوە بۆ شێوازە نابێت بە بۆ زۆر ئاسانی کەین بۆ مناشتەکانمەکەم بێت با بکەینە وات باشە لێرانەش مەسەلەن هێشکەم هەیە با جوان لێمان دیار بێت باشە لێرە نەگە بڵێم هەی باشە ئەوە وشەکەیە و فایلەکە ناویچە کوتمان ئەیدو ئێستاگەها بکەین بزانە تەنها لێرە لە لاینی سارم کەوە ئەوکە هەیە با بڵێن هەیەکە هەیە بەڵام ئەگەر بنووسم بڵێن ئۆپشنی -i بدەمێ ئەو وەختی کەی سێنسیتیڤ نییە چکە تەنها ئەوەیان لەبەتی تەنها یەک لاینی دامێت تەنها ئەو لاینی ئێرە ڕاست ئەوانەش هەیە بەڵام کەین سێنسیتیڤە بەڵام -i بنووسی این کەین سێنسیتیڤە وەکو لاوتکەی دکات هەموو دۆدەینەوە علاقی بە کەپیتەڵ سمۆڵ دانی جیاوازەکەمی هەیە ئامان پیت بێت کەوا دەیدۆستەوە ئەمەش بیرتی بوو لە کۆماندی grep جەماعەت ئەوەش بیرتی بوو لە زۆربەی کۆماندەکان بەشی کۆماندەکان کۆماندانی کەوا زۆربەی کات بەکاردنیشت پێ دەبێت توان جەماعەت ئەگەر بێت و هەموو کۆماندەکان باسکەین ئەوە بەجددی ناکرێت لەوانەیە بە 10 ساعتی شتاوە نەبێت بۆ لەم کۆرسە تەنها و کۆماندانە بەسەوە تایرە تەنها کۆماندتر باز دەکەم و تاوی تر مەوزوعی بابەتی کۆماندەکان تاو لە پاشان دواتریش دەچین بۆ باسێکی دەکەین باسێکی با بڵێن باشکرد دەکەین تۆم بڵێن پروگرامی نووسی وەکو پروگرامی لەنگویجەکە باشکرد بەکاردێن چۆن پروگرام بنووسین و توانی زۆر سوودی لێ بێت طبعا لە بۆ کۆماند دەتوانانی کۆماندی خۆش دروستکەی ینی کۆماند تاوا نابێت توانی خۆت کۆماندی خۆ دروستکەی
ڕێگەی کۆماند هەیەوە لێ دەکەی کۆماند خۆت کۆماندی خۆ دروستکەی چەندی کۆماند بێکەوە تێکەڵکەی شتێک دروستکەی تێکەڵک بکەی بە کۆماندی خۆت نامەکەی لێ دەنێ و دواتر خەزنێکی بۆ هەتایە شتانەش هەمووی دەکرێت یا کۆماندی کۆتا کۆماند کە دەمە باسیکەم ویترە کۆماندی نانۆ دەڵێن کۆماندی نانۆ لە بۆ دووشت بەکاردەیە هەم لە بۆی بەکاردێ هەم فیلەکەت لە بۆ دروست دەکات فیلەکە بوون نەبی و هەمیش لە بۆ دەکاتەوە ئەگەر هەبی یان نەبی لە بۆ دەکاتەوە و ئیدیتی دەکەی واتە وەکو تێکس ئێدیتەرێکە باشە واتە لاستەخۆ لە تەرمیناڵ تێکزیترێک دەبێتەوە و دەتوانانی هەلێرە دەستکاری بکەی و شت بنووسی و دەستکاری شتەکان بکەی باش واروها با بڵێن ئێستا گەر مەسەلەن ئێستا من ئەو فایلێکەوە دەکەمەوە وانە تێکس ئێدیتەرێک دێ کام تێکزیتر وەکو تمشێکەکەین ئەو تێکزیتر ناویتە تێکزیتر بای دیفۆڵت لەناو لەنێکسەکەی هەیە بزانە بۆ شێواز دەبێت بەڵام گەم لە ترمینەڵ تێکزیتر بکەمەوە نانۆمان هەیە ئەوی شێ دەکەم مەسەلەن بۆم نەگە فایلەکە بوون نێبی دروست دەکە و تا دەستکاریەکە بۆ من نانۆ ئێستا لە دیسکتۆپی مام دەنووسم create and create a file باشە بزانە ئێستا create file بۆ و تا دەستکاریش بکەی ها و نووس لایەوە تێکزیتری نانۆیە گنو یاخۆ GNU نانۆ 6.2 ئەو ڤەرژنەکەیتی وەکو تێکستەرەکەتان شتی بنووسی ئێستا من لە حاڵەتی ئیدیتکردن دامە و لێرانش پێم دەڵێت تاین چ بکەی ئێستا بۆ نمونە هەی 1 2 3 ئەکۆ هەڵۆ بەکەیف خۆت دەنووسی تانی کۆماندیش ناو بنووسی بەکەیف خۆت هەر تێکستەر احتیاجی سی شەکل لەناو تێکست ئیدیتەرێکی احتیاجی دەکەی شتی پێ ئیدیت دەکەی و بەس ناگە لە پرۆگرام نووسین پرۆگرام دەنووسی ئەگەر لە بۆ خەزمکردنی شتیاجی هاتیوی ها دەکەی ئەوش بە هەماشیەوە تێکستەری احتیاجی باشە ئەو فایل یاری دەکەیەوە تێبیکەوە ئێستا فایلەکەی لەبەرەوەی نەبوو ئێستا دروستی کردو وا لێرە ئیدیتمان کرد بەڵام ئێستا کە دروست نبووە لە ستێک پیشان نادەلەوە لەبەر هێشتان سیڤم نەکردی ئێستاوە ئەم لە حاڵەتی گوتمان مادیفایمە بێ لە حاڵەتی بێمە دەرێت تەمان لێرە نەپێت دەرە شەرکەتەکان زۆر بۆ خۆیمە پێ دەرێت دەڵێگە بتێ هێڵپ ئەوە تەمەن ئەوانە کەدان درامە بەستی لە کۆنتڕۆڵە کۆنتڕۆل هێڵپ داگری ئەفم با بڵێ کۆنتڕۆل جی داگری هێڵپ کۆنتڕۆل ئێکس داگری ئێکزیتە کۆنتڕۆل ئۆ داگری ڕایت ئاوتە ڕایت ئاوت مەبەستی لەوێ خەزنی دەکا ڕیدی بکەی کۆنتڕۆل ئارا کۆنتڕۆل دەبڵی و لە چێندەرا ڕپلیسی بکەی شتێکی کەتی بکەی کۆنتڕۆل کەیە ئەگە بتەوێ شتێکی کەت بکەی کۆنتڕۆل کەی دادەگری وە پێیستی بکەی کۆنتڕۆل یو دادەگری بە هەرێک لەوانە تانی تەمشاکەی هیچ مشکلە نامێنێ ئێستاکەبانی سیڤیکەین کەواتە کۆنتڕۆل ئۆ دادەگرم کۆنتڕۆل ئۆ داگرم لە پاشان دەڵێ فایلیم تو ڕایت ئێستا داوا دەکاتی ئەوکەیانە هێڵ بتەیە دۆزدەیەک تێ کانسڵی بکەی مەسەر ناتوێ و لێ تەکی دەکاتەوە کایە تێ سیڤیکەیانە ڕایت ئاوتی ئەوەندە لاینێکەوە نووسیت پێ لایمان نووسی پێ لاین نووسی باکات بکەیە چکەی ئەگە بتەوێت تاوا بڵێ خەزی دەکەم ئینتەرێک داگرە ئێستا دەڵێت لە ڕۆت 7 لاین زانی 7 لاینت نووسی بدانە ئەو تا 1 2 3 4 5 6 7 لاینمان نووسێ و نووسیدمان باشە ڕۆتمان کردو هەنی خەزممان کرد تا ئێستا خەزم بۆ ئێستا دەمشاکەنی کریت فایل خەزم بۆ لێرانە و توانانی بە ئیدیتەری دیکە بچی بۆ ناوی و سەریەکەی بزەبە دەشتانی کەوا هەیە نووسی نەسرا و تێکستەری احتیاجی تا ئەگە بێمە دەرێ لە مۆدی نانۆ ئێستا لە مۆدی نانۆمە باشە لە مۆدی نانۆ بێمە دەرێ بێمەوە تەرمینەڵی مۆدی تەرمینەڵ ئەگزیت کۆنتڕۆل ئێکس کۆنتڕۆل ئێکس داگرا ئەو ئەگزیت هاتمە دەرەوە و بۆ شێوازە بەڵام ئەگەر فایلەکە ئۆڕەدی هەبوونی هەوە تێبچی ئیدیتی بکەی بۆ منە ئەیدو یا هەرەوەکەی خۆمان سەر ئەیدووە دەتوانم چ بکەم بنووسم بڕۆ نانۆ ئەیدو تا چمە نایە و تام دەستکاری بکەم و ڕەشیان کەمەوە هەر شتێک ویستم بکەم باش تەمات وەروواگەم بۆ ڕاستەخۆ بێمە دەرێت کۆنتڕۆل ئەکس دەگرم بەو شێوازە توانی بێمە دەرەوە ئەمەش بریتی بوو لە کۆتا کۆماند و ئێستا کەش پاشکەمیشتر دەین دەست دەکەین بە باسکردنی باشکرد و چۆنتی نووسنی پرۆگرام بیسکەکان هەندێشت باز دەکەین لە باشکرد و چە پرۆگرامێک دروست دەکەین و باسیێر دەکەین زەمان دوو بزانم دەبەسە بۆ ئێستا کاتە گوڕوا بێ لە ڤیددیۆشی تردا باسی شێل سکرپت دەکەم لە لەنکس بەدارم سودی هەب بێمە بیت لە کۆماندەکانی لەنکس و زۆربەی کۆماندە باوانەی کاو بەکاردن وەدارم سوودیان لێ وەرگرت بێت زۆر سپاس بۆ بینینی ڤیددیۆەکە خواتان لەگەڵ